بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە کاتێکتان باش خۆمە بە خۆشحاڵەزانی کام ڕۆژ بە یارمەتیا و کاران و بە کۆمەڵی بڕگۆ بابەتینەوە بینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو تەوەرانی کە بۆمان ئامادە کردوون بە دڵی هەموو لایەکتان بێت. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لە سەر سێ بابەت ئەدوێن یا بڵێن سێ بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانی کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە هەڵمەتێک یاخود پرۆژەیەکی هۆشیارکردنەوەی تەندروستی دەکەین تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا کە لەلایەن سەنتەری هۆشیاری تەندروستی کوردستان و بە هاوکاری ڕێکخراوی یونیسێفەوە ئەنجام دەدرێت یاخود بەردەوامی هەیە. ئەم هەڵمەتە تایبەتە بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتیوە لە ناویاندا 1000 کارمەندی کەرتی تەندروستی کە بێگومان لە ماوەی ڕابردوودا و لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا ئێستا بەردەوام گوێبیستی ئەوە دەبین کە چەندین کارمەندی تەندروستی و پزیشکان بەهۆی توشببوونیان یاخود بەهۆی مامەڵەکردنیان لەگەڵ توشببوونی ڤایرۆسی کۆرۆنادا ئەوانیش تووشی ڤایرۆسەکە بوون و لە ناویاندا گیان لە دەستانی لێکەوتۆتەوە لە ڕێگەی ئەم هەڵمەتەوانێ وا کراوە یاخود هەوڵ دراوە کە هۆشیارەیەکی باش بڵاو بکرێتەوەوانێ بە تایبەت بۆ کارمەندانی کەرتی تەندروستی بۆی کە بتوانن بە شێوازێکی زانستیانە مامەڵە لەگەڵ توشببوونی ڤایرۆسی کۆرۆنادا بکەن بۆی کە پارێزرا و سەلامەت بن. یەکێکتر لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باسە دانانی بەردی بناغی یاریگای نێودەوڵەتی دەکەین لە سلێمانی کە بێگومان دانانی بەردی بناغی ئەم یاریگایە ئەوە دەسەلمێنێ کە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بە تایبەتی گرنگێکی زۆر بە بواری وەرزش دراوە. ئەمڕۆ بەردی بناغی ئەو یاریگایە دادەنرێت کە بێگومان ئەمە یاخود بڵێن هەوڵ و ماندووبوون یاخود بڵێ دڵخۆشیە کە بۆ تەواوی وەرزشکاران خەونی وەرزشکاران بۆ کە بۆ ئەم یاریگایە ئەنجام بدرێت. یەکێکتر لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە فستیڤالێک دەکەین کە بڵێ فستیڤالەکە بۆ داکۆکیکردن لە بەرهەمە خۆماڵیەکان یاخود بەرهەمە ناوخۆیەکانی کشتتوکاڵە کە ئەمڕۆ فستیڤالێک لە شاری هەڵەبجە بەڕێوە دەچێت تایبەت بە بەرهەمە ناوخۆیە کشتتوکاڵیەکان کە بێگومان ئێمە لە هەرێمی کوردستاندا جوتیاری زۆر باش زۆر نمونەیی زۆر بە ئەزمون و شارەزامان هەیە کە چەندین داهێنانیان کردووە لە بواری بەرهەمە کشتتوکاڵەکاندا چ لە ڕووی چەندایەتی بێ لە ڕووی چۆنایەتی بێ تەنانەت لە ڕووی کێش و قەبارەشەوە توانیویانە داهێنانێک بکەن کە ئەو بەروبوومانی کە بەرهەمیان هێناوە بە بەراورد بە کێش و قەبارەی ئاسایی بەربوومەکە جیاوازێکی زۆری هەبووە کە ئەمە ئەوە دەسەلمێنێت جوتیاری نمونەی و زۆر باشمان هەیە کە ئەمڕۆژ لۆ فستیڤالەدا چەندین جوتیار یاخود جوتیاری نمونەی لەوێ ئامادە دەبن. هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ هاوکارمان ڕێبینیار ئەحمەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە فستیڤالەکە و لە شاری هەڵەبجە لەگەڵ ئێمە ئامادەیە. ڕێبین ئەگەر گوێبیستی دەنگی من بێ سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو مایک لایک تۆیە. بانیتان باش چنووربانی تۆ و بینەرانی گەلی کوردستانیش باش ئێمە لە بە شوێنی باخە نمونەیەکەی یاخود جوتیارە نمونەیەکەی هەڵەبجەین ئازاد محەممەد لێرە پێشانگایەکی کردوێتەوە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. ئەمڕۆ سەر لە بەیانی پاشکەمێکی دیکە بڕیارە لە سەعات 9 بە فەرمی پێشانگاکە بکرێتەوە. دەڵێن تاوەکو دەی شەویش هەر لێرە دەبین هەر هاوڵاتیەک لە هەر شوێنێکی باشووری کوردستان تەنانەت لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش لە هەر شوێنێکن دەتوانن بێنە ئێرە بۆی بەروبوومە بەجۆرەکان بکڕن. دواتر ئێمە گەڕانێک دەکەین بەسەرەوە بەروبوومانەی کە لێرە هەن. ئەم فستیڤالە ساڵانە لە شاری هەڵەبجە چەند فستیڤالێک دەکرێت. ئەم فستیڤالە دەکرێت و بڕیارە لە کۆتای مانگی دەشدا بە هەمان شێوە فستیڤاڵێکی دیکە کە بە ناوی فستیڤاڵی هەنارەوە بکرێت بۆ خستنەڕووی بەرهەمە ناوخۆیەکانی جوتیاراندا لەم ناوچە و لەسەر جەملاوچەکانی دیکەی باشووری کوردستان. ئەمان دروشمێکیان هەڵگرتووەڵەندا کۆکیکردن لە بەرهەمە خۆماڵیەکان و لە هەمان کاتیشدا ڕەچاوکردنی باری ئابووری و دارایی هاوڵاتیان. من بەرهەم بە بەرهەم دەگەڕێم پێتان دەڵێم کە لێرە چی هەیە و هەروەها باسی نرخەکانیشیان دەکەین بۆ ئەوەی بۆ هاوڵاتیان بەرچاوڕوون بێ لەم کاتی قەیرانی داراییە گیرفانیان چۆنەکە بێن بۆ ئێرە. وەک گوتم چەندی بەرهەمی خۆماڵی ئەمەی کە لێرە زیاتر بەرهەمی خۆماڵی تراونەتە ڕوو و لە سەررجەم ناوچە جیاوازەکانی باشووری کوردستانەوە جوتیارەکان هاتوون لێرە بەرهەمەکانیان دەخەنە ڕوو. ئەوەی خاڵێکی دیکەی گرنگ بێ ساڵ بە ساهنگاو بە هەنگاو تەنها بەرهەمە ناوخۆیەکانی کە دەخرێنە ڕوو بەڵکو دروستکردنی کارگەیە خستنە نێو زەرف و هەندێک بابەت بە جوانی بەرهەمەکانت پێشکەش دەکرێت. یەکێک لەو بابەتانەی کە هەیە کارگەی
دەستی بنێشتی کوردی بۆینە کە بنێشتێکی خۆماڵیە ماوەی 2 ساڵ دەبێت لە ناو شاری هەڵەبجە ئەم کارگەیە دامەزێنراوە و بەرهەمەکانی خۆماڵین پشت بە بنێشتی ناوچەکە خۆی دەبەستن بنێشتی کوردی ئەمە حەزەکەم لەگەڵ خاوەنەکەی قسە بکەم ئەمە هەندێک لە جوتیارەکان و میوانەکانی ئێرە دەدوێنم دواتر چاوپێکەوتنێکی تایبەتمان لەگەڵ ئازاد محەممەد خۆشی دەبێت ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەم بەرهەمانەتان بەرهەمی کوێن قەزوانیشتان هەیە بەرهەمی چیاکانی ناوچەکان تەنها شاکانی ناوچەکەن یان لە دەرەوە لە شوێنی دیکەی هێنن ئەم پێشنگایە و بەرهەمەکانی ئێمە لەم شوێنە ئێمە یانی شتەکان ئێمە پیشە و پیشە و کاری خۆمان بۆ پێشتر خۆمان دروستمان کرد لە شاخ و بەرەمەنین ئێستا خۆمان دروستیەکەین و ئەخێنە بازار و بە شێوازێکی جوان و بە شێوەیەکی سروشتی دەساسە بەرهەمی ئەمە سەررجەم هیچ شاخ و چیاکانی ناوچەی هەڵەبجەیە هەڵەبجە و ناو کوردستان یعنی ئێمە خۆمان پیشەکەمانەوەی ینی ئەو ئەی لە کارگەکەتان ئێوە چیەکەن بەستەنە ئەوان خەنە ناو زرفە و ئامادەیانەکەن و بە شوەیەکی جوانەی خێنە دەستی وڵاتیان ئەو مشتریەکانمان بڵێن چۆن بیانوێت قیاسێکیان بێت بڵێن چۆن بێت پێشەکە ئێستا ئەمەی قەزوانتان هەیە بنێشتی کوردیتان هەیە بنێشتی کوردیمانە بەس قەزوانەکەش هەر بەرهەمی دار قەزوان ئەمەش شواگەی بۆ نمونە بڵێنەوەی دار بەڕوو ینی شتەکە زیاتر ڕسمی ئەمایان ئاوی بنێشتامان ئاوی بنێشتە تاڵە ئەوە بنێشتە تاڵەکە بۆ خۆیەتی ئەمەش بە کوڵاوی ئەمەش بنێشتی کوڵاو زۆر باش ئەی نرخەکانتان چۆنن ئەڵێن ڕەچاوی باری ئابووری خەڵکەکەین زۆر جوڵاون یعنی ئێستا ئەمە بۆ نمونە کیلۆی بنێشتی کوڵاو دین بە 20 پارچە پارچەیەکی توانێت دەخواست بڵێ دوکاندارەکە میکەنە 50 پارچە ئەو کیلۆیان یەکەینە 100 پارچە 250 بفرۆشێ ئیتر ئەو خۆی داواکە بزانین چیەوێ ئەوە بە چەنە ئاوە ئێسەمە بە 1000 دیارە ئەمە 25 غرام دەست خۆش سپاس دەکەم ئەوە گوتم ینی هەندێک جگەلەوەی کە بەرهەمە خۆماڵەکان نەخرێنەر و هەندێک لە پاکەتنان و بەم شێوەیەوە هەندێک خواراکی ئەم ناوچە و ناوچەکانی دیکەی باشووری کوردستانە بەم شێوەیە بە پاکەتیان دەنێت کارگەکەتەنەوە زەمناوی بەرسیلێ بە پێوەی کە بەرهەمەکان یەک تۆزڕوو لە کامێرەکە بکەین چیتان هەیە لەم بەرهەمانەی ئێرەوە کۆمەڵە سەوزەواتی وشکرا و هەمووی طبعاً هی منتیقی خۆمانە بادەمەکەش طبعاً هەری خۆمانە تو ئەمە خۆشاوی هەنجیرە ئەمەیان دۆشاوی تو ئەمە ڕۆنی خۆمانەیە هەمووی هی ناوچەی خۆمانە لەگەڵی خۆماڵیە بەسرێ ئەمە چەند ساڵێکە تاقیکردنەوە لەسەر سرکەی هەنارەکەم بە حاڵە هەنە جار بەڕوو بە هەنارەوترە سرکەی هەنار بەس ئەمە سرکەی تەواوە هێنامان ئەمڕۆ بۆ تێز بزانین خەڵک کاردانەوەی چۆنە بێ لەگەڵیە و کۆمەڵشتی تریشکە هەنگوین و دەستان خۆش بێت سواس دەکەم بابەتێکی دیکە خەرپانی یەکێکە لە گوندەکانی ناوچەی هەورامان ئەمە هەندێک لە توی خەرپانی خۆیەتی ئاوا بەم شێوە جوانە پێچیان توخسییانەتە ناو کاخەزەوە بۆی بیان بە وڵاتیان و جگەلەوە ڕۆباناریان هەیە و دۆشاوی توشتان هەیەوە بزانم وانە ئەمە بەرهەمەکانی هەمووی خەرپانیە بەڵێ ئەم بەرهەمانە خۆمان لە گوندەکەی خۆن بەرهەمیانە هێنین لە ناوچەی هەورامان سەرتا لە ساڵی 1964ەوە دەستمان کرد بەم ئیشە بەڵام لە ماوەی ساڵێکە دەستمان کردووە لە قوتونان و لە کیسکردنی لە بەرەوەی سەرتا بیرمان کردەوە کە لە ناو بازارمان سەری ناو بازارمان کرد بەرهەمەکانی ناوچەکانی دراوسێ ئەهێنرێتە ناو بازارەکان بەڵام ئێمە بیرمان کردەوە کەەوە خۆمان بەرهەمەکانی خۆمان ناو کوردستان بخینە ناو کیسە و قوتو خۆمان بخینە ناو بازارەوە ساڵە بێمەتان کرد خۆی لە ساڵی 1964ەوە بەردەوامین بەڵام نزیکەی ساڵێکە بێ کارگەتان بۆ دامەزاندوی هەر لە ماڵەوە ماکە بەڵێ هەر کارگەمان دامەزراندووە خۆشمان ئەیان خێنەوە قوتوەکانەوە هەمووی لە 100 سروشتیە هەمووی توی خەرپانیە بەڵێ هەمووی بەرەمی خەوت ئەی نرختان چۆنە ئێستا ئەم تووە بە چەناوە نرخەکەمان زۆر گونجاون ئەم یەک کیسی ئەیفرۆشین بە 2000 چەند گرامی تێ ئەمە 270 گرام دەستان خۆش بێت سپاسەکەیت ئەمە هەندێک بەرهەمی دیکەی خۆماڵین وەکو گوتم ینی لێرە کە هاتیتە ئێرە لە 100 بەرهەمەکان خۆماڵین ینی هەموو شتێکی خۆماڵیت بە چاو دەکەوێت ئەمە هەندێک بابەتی دیکە دادەنێن و ئەمانە بابەتی هەنگوێنن هەنگوێنی پاڵفتە و هەنگوێنی شانە و هەنگوێنی سروشتی
گوندیکانی شێخن ئەمانە و جگەلەوە دەسڕنگجینی ژنانیش لێرە خراوەتە ڕوو دواتر باوردی باسیەوەکەم بە خواردنیش لێرە حازرە ینی ئەوەی کە هات بۆ ئێرە توانێت نیوەڕۆ لێرە پراخی گەڵامی و سڵق و بریانی شەیە و ئەمە کفتەیە ئەمان چییە؟ شێلمە دۆینەیە بەڵێ و چەند بابەتێکی تری دەستی هەروەها ئەمە هەنجیر و شکرا ومانە بابەتێک کە هەڵەبجە زۆر پێی ناوبانگە هەنارە ئەمە هەنارە جوانەکانی هەڵەبجەیە کە لە چەندین فستیڤاڵی نێودەوڵەتیشدا بەشداری کردووە بە تایبەت دواتر باس لە هەنارەکەی کە ئێستا وەرزی پایزر کاتی هەنارە جگەلەوەش شاتوو هەیە لێرە خراوەتە ڕوو ڕۆ بە هەنار دۆشاوی تو ئەم بابەتانە هی کامتانە بەرهەمی کوێنەمانە اینی باخی باوە کۆچەکەم باوە کۆچەکە لە هەڵەبجە چی و چیتان هەیە ئەمە وڵا ڕوبە هەنارە دۆشاوی تووە شاتووە ئەم زەردانە چی ڕۆنی زەیتونە ڕۆنی زەیتونی ئەسلیتانە بەڵێ ئەمەش هەر دۆشاوی هەیە بەڵام ئێمە نیمانە دۆشاوی شاتوو بڵێ ئەم ڕۆنی زەیتونە کارگەتان بۆ داناوە یا چۆن زەیتونەکە دوایەوەی کە ئەگای بین بۆ مەعمەل لێرە لە کارگەی ڕاستان ئەیکا بە ڕۆن دواتە دایانین تا خەڵتەکەی ئەنیشێ یەکەی نەدەبە و پاڵفتەکەی یێنین بۆ ینی زەیتونی خۆتانە بەڵام لە کارگەی ڕاستان تاریخی دەستکردەکەی زۆر ناڕەحەتە خۆش زەیتونی ناوچەی خۆمانە ئەمەشەر باشە زۆر باشە ئەمە هەندێک بابەتی دیکەیە لە خەزوان و مێوش و هەنجیری وش و کرا و چەند بابەتێکی دیکەن کاتت باش ڕێزی براکەم ئەمە بەرهەمی کوێن ئەمانە ئەمانە بەرهەمی خۆماڵیەوەتە هی هەرێمی کوردستان خۆیەتی باشە لە چ ناوچەیەکنێوە ئێمە خۆمان لە هەڵە بجین لە هەڵەبجە هەرمووی هەڵەبجە ئەمانە هەمووی ئاین بەتەقیقی هەڵەبجە و هەورامان و ناحیەکانی جواردەوری هەڵەبجە دەست خۆش سپاس دەکەین هەر گوتم ینی هەندێک بابەتی دیکەی لێرە دەستڕنگجینی ژنانیش بابەتی چنین هەندێک بابەتی دیکە هەیە خراوەتە ڕوو ئەتوان قسێکمان بۆ بکە لەسەر بابەتەکانتان ئەمە چیتان خسوەتە ڕوو لێرە چیتان هەیە سەرەتا بە خێراتنتانەکەم ئێستا ئێمە وەکو دەستگر و شاڵ و کیفە و ئەو شتانەمانەیە بابەتی ئافرەتان ملوان کە و خۆتان هەموویتان چنیوە خۆتان کرد بەڵا هەنێکی بەڵێ ئەی ئەوانی دیکە لەکوێوە ناوتان هەنێکی وەکۆ هینی ئەمە هینی دەرگای سەلاجە و شتە ئەمانە هەنێکێر بە حازری کڕیمانە بەڵێ هەنێکی بە حازریە کڕین جگەلەوە ینی تەنها ئەو جوتیار و باخەوانەکان نین کە لە هەڵەبجە بەشداریان کرد بێ چە شوێنێکی دیکە هەیە بە هەمان شێوە بەشداریان کردووە مامۆستا لوقمانم لەگەڵای مامۆستا لوقمان باشتر سەرپەرشتیاری ڕاگەیاندنی فستیڤاڵێک هەیە مامۆستا تاکەم پێشانگایەتان بەردەوامە بێ و ڕۆژانە لە ساعت چنەوە بۆ چەند ئەبێ و هاوڵاتیان ئەتوانن لە کێوە بۆ کەی سەردانی ئێرە بکەم بۆ سەرەتا بە خێراتنتانەکەم دەستخۆشتان لەکەم کە ئێوەش وەکو وەرکێکی ڕاگەیان کارەستاون بە گواستنەوە و نمایشکردنی بەرهەمی خۆماڵی جوتیاران وەکو هاوکارێکی ئێمە تاوەکو هەموو خەڵکی کوردستان و گیان بزانێت کە بەرهەمی کوردستان چ بەرهەمێکە ئێمە ئەم ساڵ هەستاوین بە ئەنجامدانی فستیڤالێک کە ئەمڕۆ ڕۆژی پێنجشەمەیە هەشتی مانگە فستیڤالەکەمان بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام ئەبێت هەشت و نۆی مانگ و لە نۆی بەیانیوە ئەم ڕۆی تاحەکرێت فستیڤالەکە هەتا سبێنێ شەوی هەینی یعنی بە شەو ڕۆژ تا سعات دەی شەوی فستیڤالمان کراوە ئەبێت پشت بەخوا و هەمیشە گرفتێک هەیە لە فستیڤالەکانی هەڵەبجێکی فستیڤاڵی هەنار بێ چیم فستیڤاڵانە بێ خەڵک کە دێن بەرهەمەکان ئەوەنە نەماوە تا نیوەڕۆیە لە نیوەڕۆ دوای ئەو بەرهەم نەماوە زمانی ئەوەتان کردووە کەم بەرهەمانە بمێنن تا سبەی سعات دەیشەوە وڵا بەتەکیید زۆرێک لە ئێستا ئەم بەرهەمانە ئەیبینی ئەمە ڕێژەیەکی کەمیان وەکو نمونەیە ناوەتە ئێرە ئەگینا زۆربەی زۆری ئەو براجوتیار و ئەو فرۆشیارە هاتوونەتە ئێرە بەرهەمی زۆریان پێ بەرهەمەکانیان لە دەرەوەی لە ناو سیارە شتایە دوایی دایەگرن بەڵام ئێمە ئێستا بە ڕێژەیەکی بەڵێ ئێمە خۆمان وەکو خۆمان ئامادەبەکاریمان کردووە بۆ ماوەی 2 ڕۆژ زیاتریش بەرهەم بخینە بازارڕە بۆ دەستخۆش سپاس دەکەی مامۆستا دەستخۆش وە گوتم ینی تەنها هەڵەبجە و هەورامان نییە کە لێرە بەرەمیان خسوەتە ڕوو ئەمە هەندێک لاولێریشەوە هاتوون خێربێن
هەندێک بەرهەمی شارباژێرە ئەمەم بەرەمانەی شارباژێر لە چەند بابەتێکی جیاوازن ئەم خاتونە هاتووە لێرە زەکەم خۆت قسە لەسەر بەرهەمەکان بکەیت چیت هەیە لێرە کسوتە ڕۆ بەڵێ بەڕێزەکەم ئێمە بەشداریمان کرد لەم فیستیڤاڵایە بۆ ناساندنی بەرهەمەکانی خۆمان زیاتر بەرهەمی کوردەواری کەمورکی کوردی پێوەی ئەم بەرهەمانە ڕووبەهنارمان هەیە دۆشاوی تومان هەیە دۆشاوی ترێمان هەیە دۆشاوی هەنجیرمان هەیە ئەمە وەکو دۆشاوەکان کراوەکانن ئەمە خۆت کردوتە میوە شکراوانە ئەمە میوەشکانە تایبەتن بەخۆم کە هەمووی خۆم وشکم کردوون و زۆر میوەی تریشمان هەبوو لە ئێستا حەزر نەبوو هەڵوژە هەر تایبەتە بە خۆم کولیچەکان کەرەوز هەمووی خۆم کردو من هەمووی تایبەتن بە خۆم و دەستی هیچ کەسێکەشی پێوە نیە و باسووقیشە و تەماتەکەش ئەمە تەماتەی وشکراوە تەماتەی وشکراوە بەڵێ بەڕێزەکەم هەر هەمووی شارباژێرە بامەی وشک بەڵێ دۆشاوی گەزۆ دۆشاوی هەنجیر دۆشاوی تو کشمیش کارگەر داناوەیە لە ماڵەوە میشانەکەیت نەخێر ئەم میشانە من خۆم لە ماڵەوەیکەم و تا چۆن بۆتە سەرچاوی داهات بووە باشە تقریبان باشە لە ئێستا چکە تازە دەستم پێ کردو بەڕێزەکەم ژێوی ژیانتان لەسەر ئەمەیە نەخێر تۆکاری دیکاکەی نەخێ هیچ کارێکە ناکەم بەڵام خەریکی ئەمە ئێستا هاوکاتە لەمانە ماشەڵا بەرە من زۆرە مناڵەکان و مێردەکەم و لە ماڵەوە یارمەتیمەیەن و منیش دروستیەکەم و پیجێکماندانەوە لە ڕێگای پیجی بە ئۆنلاین شتەکانمان نەفرۆشی شنوور لەگەڵ ئێمە ماون ئەچینە لای کاک ئازاد بەڵام پێشەوی چمە لای کاک ئازاد هەندێک لە نمونەی بەرهەمەکانی ئەخەمە ڕوو کە لێرە هەن ئەمە بەرهەمەکانی کاک ئازاد خۆیەتی وەکو جووتیارە نمونەیەەکە ئەمە بەرهەمی ترەی خۆیەتی ئەمە چەند جۆرێکی بیبەری داناوە باینجانی هەیە و ترێ بە چەند بابەتێکی دیکەشی هەیە لە بەرهەمەکانی هەروەها کاڵەکە و ئەمە گەرمەشامیە گەرمەشامی ژاپۆنیە کە کاک ئازاد بە تایبەت ئەو گەرمەشامیان لە ژاپۆنە بۆ هێنابوو لە ناو باخەکەی خۆی کردی یەکێک بوو لە جوتیارە نمونەیەکان کە توانی بڕوانامەیەک باش بەدەست بێنەوە لەمان کاتە ژاپۆنیەکان خۆیان دانیان پێداناکە یەکێکە لە جوتیارە نمونەیەکان ینی لە ژاپۆن بڕوانامەی جوتیاری نمونەیان پێدا من دەچمە لای کاک ئازاد خۆی ئامادەیە هەم قسەیە لەسەر پێشانگاکەی و هەم قسەیەک لەسەر بەرەمە خۆماڵیەکانی بکات کاک ئازاد کاتت باش ڕێبینی بەڕێز بۆ ڕەچاوکردنی ڕێبایە تەندروستیەکان هێندە نێوانمان هەیە ئێستا توانی دەوامکەکانمان لابین لەبەرەوەی کە نێوامان زۆرە کاک ئازاد لە ئەمە سەرەتا بۆ دەست پێ بکەم چۆن بیرت کردەوە ئەم فستیڤاڵە ئەنجام بدەیت و لە فستیڤالەکە چەند بەرهەمی خۆماڵی خراوەتە ڕوو بەرهەمەکان بەرهەمی کوێن بەڵێ پێشەکی دەستخۆشیتان لە یەکەم بە دەر لە فستیڤالەکانی تر حەزم کرد نمایشێکی ئەو ساردکەرەوەیە بە وڵاتەکەم ئاشنا بکەم کەمە بیرۆکەیەکە ئێمە توانین هەر بەم نەوع ساردکەرەوە کە ئاوێتە خوارە بەم ناولایە دواتر هاوکارمان بن هەندێک لە ئەوە ئیشاڵا کاکە ڕێبیندام ناوە بۆ 200 تەن هەناری تیا خەزن کەم بە بێکارەوە ببێنەوە بەبێ غاز ئەگەر باسێکی دواتر کە ئەگە برادران ڕۆشنە سەر ساتکەرەوەکە بۆی لەگەڵ وێنەکەیە بۆم باسکەی سپاس دەکەم بەس بەجارە بابەسی فستیڤالەکە بکەین کاگازات ئەم فستیڤاڵە چۆن بڕیارەدا ئەم فستیڤالە بکەی لە هەڵەبجا لە کۆتای مانگی دەشا فستیڤالی هەنار ئەنجامە درێت بەڵێ ینی تۆش ئەم فستیڤالە ئەەکەی ئەمانە بۆچیە بۆ ڕەواج پیاکردنی بەرەمە خۆماڵیەکانە بەڵێ ئەمە خۆتانە زانێمە خاوەنی بەرومێکی زۆر ناوازە و جوانی و خاوەنی جوتیارێکی دەزڕەنینین حەزم کردووە لە لای خۆمۆ کۆمەڵێک بیرۆکەم لەسەر دارەکانەیە لە کێڵگەکەی خۆمە ئەم ساڵ ئەو فستیڤالە ناوازەیە لێرە ئەنجام بدەم خۆتانە زانەمە تقریبن 5-6 فستیڤاڵی منەکە ئەیکەم لە هەولێر کردومە لە هەڵەبجە کردومە لە باخی خۆما کردومە تەنان لە سلێمانی بەشداریم کردووە لە هۆڵندا بەشداریم کردووە ئیشاڵا حەزم کردووە و ئەو خانمە دەزڕەنینانە مە خانمیشمانێ زۆر دەزڕەنینە لە وڵاتە حەزم کردووە لەژێر ئەم ساردکەرەوەیە کۆمەڵێک لە بەرومەکانیان نمایشکەن و ئەوەش کە بینی ئەوە کۆمەڵێک بەروم لە وڵاتان و هێنا لە ئەڵمانیا لە یابان لە هۆڵندا حەزم کردووە لە وڵاتانە دەدنێک لەو تۆوە بە $2 دۆلارە
من حەزم کردووە تێستێکی لەسەر بکەم بزین ئایا ئەو بەروبوومانەی کە من هێناومە ئەو تۆوانەی لێ بگرینەوە جوابمانەداتۆ یان نا خۆشببختانە ئیمساڵ لێم گرتۆ تۆ پار لێم گر ئیمساڵ بەرومەکەی هیچ فەرقێکی نەکردەوە بەڵام خەریکی تێستی بەڵێ لەم بابەتانە ئەم چایە ئەو چایە بڵێ ئەم چات وەزام تازە ئەوە هەم چایی هەم بامەیە هەم چایم بامێ ئەوە باسێکی ئەوم بۆ بکەوە نموزەجی چاکەوە حەزت کردووە لێرە ئەمە ئەگەر سێریکەی لە وڵاتانە گوڵێکی بچکۆلەتری هەیە یا تۆزێک بەروومی کەمترە بەس من هەڵساوم بە پەیوەندکردنی لە بامێ خۆتان نەزان بامێ ڕەگی ڕقترە و بامێ بەبیترە و ئەچێتە پایزێکی درەنگ ئەوە لەخوای گەورە بە زیابێ سێری وڵاتی خۆمان کە و گوڵی چای وڵاتی خۆمان کە جا ئێستا ئەمە لقێکە لەسەر بامێ ئەوە چاییەکە لەسەر بامێ ئەمە چای نموزەجی خۆتە بەڵێ قوربان ئیتر وای لێت کە چا لە دەرەوە نهێنی وڵایتر من داواکارم لە چایخانە بەڕێزەکان با کارێ بکەین ئەم چایەش لە وڵاتمانە وەک چایخانەیەکی بۆ دابنین هەم بە پیتە هەم بە پێزە و کۆمەڵێک سیفاتی خۆی بەسم چاندنی چا بەڵێ لە خاکی باشووری کوردستان لە خاکی شارە زۆر سەرکەوتوو بووە کاگڕێبین ئەو لەبیر نەچێ مەخاوەنی خاکێکین هیچ وڵاتی نیەتی ئێمە بێ شانازی بۆ خاکەوە بکەین خاکێکی بەپیت بەپیجاری جوتیارێکمێ لە هیچ وڵاتەکان نیە تۆ باز لە ئازاد نەکەی هەمووی ئازاتێکە بۆ خۆی ئێستا من خۆم دەرخستۆ جوتیاری وایە پەنجەیەکی بە یەک پەنجەی لە من زاناترە ئەوە ئەی سلمێنێک کە وڵاتەکەمان پڕە لە بەروبووم ئەوە تا فەرمووسەی کە من یەک داغ لێرە یەک داخمەیە ئایا ئەم هەنارە ئێستەوە هەناری هەڵەبجە بەرەو پێگەشتن ئەڕوا ئایا ئەم هەنارە لە چ وڵاتێکە هەیە ئایا بۆ بازارکردنی بۆ فستیڤاڵی نێودوڵەتی بەشداری کردو هەناری هەڵەبجە هەناری هەڵەبجەم ناردە بریتانیا لە 96 وڵات یەکەمیێنا ئایا بۆچی نین زیاتر ئەو بەرومە جوانە ئاشناکەین بە دەروی وڵات ئەم بەروبوومی ئەمە هەنارەکانی خۆتەنەوە بەڵێەوە تا ئێستا توانی دوایە 2 ساڵ عمرێتی ئەوە هەنارێتی کاک شێخ دلێرم بردووە کاک شێخ دلێری برای کاک شێخ جعفەر باخێکی لە قەراخ حەزی کردو بێت ئەو قەڵەمەی کە من ئەنجامم داوە 2 ساڵە بەرومەکەی بە چاوی خۆی دیوێتی با پرسیارێکی دیکە بکەم لە ئەڵێ هەنار باران لێ با ئیجا خۆشە بێ بەڵێ تۆ پەلەت نەبوو تۆزە لە فستیڤاڵەکە بارانێ نەباری یەکسەر سازت کرد کاک ڕێبین کام باران جوتیاری وام تۆ باشتر کاک ڕێبین ئێمە ئەم قسەی کۆنە بەڵێ باران لێی بدا خۆشە بێ بەڵام کابرا هەیە 200 تەن هەناری هەیە یەکەم باران لێیدا دووەم باران لێی نەکاتۆ ئەبێ بە تەبکەوەیە بە زەرەوی ئیسفادەی لێ ناکات ئێمە خاک و ینی کەش و هەوایەکی ناگونجاومانەیە جا من بۆیە هەمیشە داواکارم لە خەڵکی کوردستان ئەو لقانەی کە شۆڕ بوونەتۆ بانیان بڕین ئێستا و هەنارە پێگەیوە کۆمەڵی گەنارمانێ مانیەکتر پێگا ئایا بۆ مانیەکتر پێگا قرتانمان و چوو بۆ ئاسمان بەس ئەگەر ئەو هەنارە لە عەرزۆ نزیک بێ ئەوە قسێکە خاڵی لیاوە لە بەردەستا ئەگەر بیبینی ئەوە کۆمەڵی هەنارە خاڵی لیاوە لە بەردەستا بەڵام کۆمەڵی هەناریشمانەیە نەگەیوە بە عمل نایە باش یەکێک لە گرفتەکان توانین بڵێن گرفتی سەرەکیشە لای جوتیاران و باخەوانەکان ساغنەکردنەوەی بەرهەمەکانیان ئەوە ئەساسە نەبوونی بازارە بۆ بەرهەمەکانیان ئەم جۆرە فستیڤاڵانە چەند هاوکارە بن بۆ ئەوەی کە ئەو بەرەمانە ساغ بکرێنەوە تۆ خۆ تەجروبەیەکی گەورەت هەیە لە فستیڤاڵەکاندا ئەتوانیت بەرهەمی باش بفرۆشی لەناو فستیڤاڵەکان من خۆم یەک کاک ڕێبین هیچ ئامادەی ئەومتیانە بازارڕێک بدۆزمەوە بۆ خۆم حەزەکەم دایم ئەوە تا ئێستا گەر ئەمڕۆ لەبەر کۆمەڵک شت نەبووە سی پیکا بە نارمەکرە ناو ئەم ساردکانەوە سی پیکا بەس من مەبەستی من ئەوەیە هەم وڵات و نیشتیمان و ئەهلی ئەم کوردستانە ئاشناکەین لە باتیەوەی هەنارێکی وڵاتان بخوا بە هەنارێکی کوردەواری خۆمان بخوا دووش با ئێمە بیکەین بە عادەت لە هەموو قەزا و ناحیەکانە دەستکەین بە فستیڤاڵێکی ئاوا هەم خەڵکێک لە باتیەوەی بڕوا بۆ کۆمەڵێک شوێن هەفتەیەکی پێ بچێ بۆ گەشت و گوزار بابێت لە ناو فستیڤاڵێکی کوردەواری خۆمانە ئاشنا بێ زیاتر بە بەرومی خۆماڵی خۆمان ئەوە زۆر گرنگە و ئێمە دەتوانین کاگەڵەکان بازارێکی باشن بۆ جوتیاران بەڵێ زۆریش بەرهەمی باشتانە زۆریش لام وایە بڵێم ماوەی تەماتەکە حملەیە کرا کە هەر میلەت بوو پشتی جوتیارانی گرت کە هەر یەکی و لای خۆیەوە 10 سنوق بۆ 20 سنوق بۆ 30 سنوق تەماتەی کرد بە لەتکە و بە ئاو بەڕبەنار ئەوە بوو حملەیەکی زۆر باش بوو جا بۆیە من لەم کەناڵی بەڕێست و داواکارم لە میلەتی کورد
با بتوانین پشتگیریەک بین بۆ کەرتی کوشت و کاڵ و بۆ ئەوەی بەرومی خۆماڵی خۆمان بخۆین هیچ نەبێ ئەگەر بتوانین ساردکەرەوەیەکی بچکۆلە لە ماڵەکەی خۆمانە دروستکەین باش باچینە سەر باسی ساردکەرەوەکە بەڵێ یەکێک لە بابەتەکانی دیکە یەکێک لە گرفتەکانی دیکە جوتیاران دەڵێن ئێمە لە وەرزێکە بەرهەمەکانمان پێ دەکا و دوای ئەو وەرزە ئەبێ بە هەرزان بۆن لە بەرهەمەکامە فرۆشین ئەم هەنارە جوانەی هەڵەبجە دەڵێن 250 دینارمان بۆ ناکات لەم وەرزەیە بەڵام تۆ چەند ساڵێکە تەجروبەیەکت هەیە کە ئەم شوێنەشت دروست کردووە بە تەمای ئەمە هەمووی کەی بە بەڕات ئەمەی کارسە پێشخوا 200 تەنی تیادانێت باش چۆن ئەیکەی بە بەڕات ینی ئەم من لێرەوە پرسیارە لە تۆوەکەم سەرماتە یان نا ئێستا فێنکە وایە بەڵێ دەی باشە بە هێشتا هەناری تیانە فێنکە ئەگەر بێت و لە 50 تەن هەنار زیاتر سەرکەوتۆ بۆ سەرۆ هەچی سەرمای ناو ئەم ساردکەرەوەی خەزنێکە بە ڕۆژ ئەیداتۆ ئەو کاتە خۆتی تیان ناگری جاوەتا ئەگەر سێرکەی لە پشت و ئاوێتە خوارۆ و هەموو پوش و بەڵمەکان تەڕی ئەدەن و ئەساس ئەوەی ئێمە نێڵین پێستی ئەم هەنارە وشک بێتەوە ئەویش بەچی بەو هەواشەیە کە ئێستا بەرەو ڕووی تۆیەت ئەو کاتە کەش و هەوایەکی جوان و گونجامان کردووە لە باتەوەی هەنارە بین بە 200 دینار و 300 دینار لە کاتێکا دەرێنین کیلۆی 1000 دینار بکە بەس لێرەوە با لە فکرمان نەچێت داوام لە حکومەتی هەرێمی کوردستانە با ئێمە ئیشێ بکەین لەسەرەوە هەر بەڕادەکە شەر نییە دروستیکا بۆ خەڵک زۆر بەداخەوە لە مانگی دووە هەناری سووری و میسرە کاتۆیەتە وڵاتە ئەو کاتە کە تۆ داوناوە لەو بەڕادایسە من پارساڵ 25 میلیۆنم زەرەر کردووە پار من 400 هەرم داناوە لە 15 چی بوو بۆ زیانە لە 15 هەناری میسری و سووری کرایۆ منم بردە سلێمانی و هەولێر بڕوان پێ بکە ئەو هەنارە کیلۆمەدا بە 500 دینار خۆی 700 دینار لەسرم ماڵ بوو ئەی تۆ ئاگەر بێت و بۆ نمونە حکوومەت ئێستا وەرزی پێگەشتنی هەنارە قەدەغەیە کات نالێ هەڵێ لە دەروێ وڵات بێت لە مانگی 12 شاتوانن تەختی ناو خۆ بکەن زانی چۆنە کاک ڕێبین من لێرەوە وعدێگە دەم بە میلەتی کورد ئێمە تازە لەوە دەرچوین بەرومی کوشت و کاڵی خۆمان سلێمانی هەولێر تەواویکە ئێمە ئەوەنە دەزڕەنینمان زۆرە ئەوەنە گەنجی ئەم وڵاتەمان زۆرە بڕوا ناکەم عێراقیش بیخوا ئەوە عەلوەکان شایەت حاڵن معقولە تۆ 300 هزار تەن هەنار 200 هزار تەن هەنار گاڵتەی پێ ناکرێت ئێستا جاران لە هەڵەبجەوە هەنارە چوو ئێستا قەڵەمی هەناری هەڵەبجە هەموو کوردستانی گرتوتۆ ئێمە ئەبێ کارێ بکەین لەسەر ئەم بەروبوومە ئاڵتونیە من دایم بە نەوتی سبی لە قەڵم داوە بۆیە من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان وڵاتێک ئەگەر کەرتی کوشت و کاڵی فاشیل بێ وڵاتەکەش فاشیلە بایم بە کارێ بکەین لە باتی نەود ئابەوە کەرتی کوشت و کاڵ معاشخۆرەکانمان بین ئێستا ئەگەر وەزیری کوشت و کاڵ لەگەڵمان بێت ئەمڕۆ بێتان فستیڤاڵی تۆ چ داواکاریەکت هەیە لێی بۆ ئەوەی کە بتوانن ئەم بەرهەمە جوانێ خۆماڵیە بێتە سەرچاوێکی گرنگی داهات والێ بکرێکە جوتیاران و باخەوانەکان چی دیکە گلەییان نەمێنێ من زۆر جار پەیوەندیم بە بێگەرخانەوە کردووە وەلام وایە لە دە ڕۆژ جارێکە دووسێ کە ڕێوەن پەیوەندیمان بە یەکۆیە و زۆر داواکاریشم لێ کرۆوە ئێسەش هەر حەزی کردبێتە ئەم فستیڤاڵە بەڵام وتی لە جومەنی وەزیران کۆمەڵێک کار هاتوۆتە پێشەوە بۆیە نایەم و من لێرە شۆ لەم کەناڵی بەڕێز و داواکەم لە بێگەردخان کارێ بکەین پشتی جوتیار سارد نەبێتەوە بەچی من ئەگەر بەروومێکی وا ئەنجام بدەم من ئەوەم لەسرە بەرووم بێنمەکایە فەرزە لەسەر شانی حکوومەت ئەو بەروومە بە بازارکردنی بۆ بکە لە من ئیشکردن لە ئەویش دەستگیرەوەی جوتیار خۆ ئەگەر کاکە ڕێبین ئەگەر پێشنیاری تۆ ئەمە بابەتەکان زۆر باس کراوە پێشنیاری تۆ بۆ بازارکردن چیە فستیڤاڵی لەم جۆرە زۆر بەردەوام بێت ئێستا من هێندە تێبینیم کردووە ئەو فستیڤاڵانەی کە زیاتر لە هەڵەبجە ئەنجامەدرێن لە شوێنەکانی دیکە کەمترن ساڵی ڕابردوش لە هەولێر و هەندێک شوێنی دیکە کرا و زیاتر لۆکاڵیە ینی گەشتیاری زۆر لە دەرەوەی وڵات لە باشوور و ناوەڕاستی عێراق نان بۆم فستیڤاڵەمان کاکە ڕێبین ئەگەر ئێمە بمانەوێت پشتی بەرووبوومی خۆماڵی بگرین بەڵێ فستیڤاڵ شتێکی زۆر گرنگە بەڵام بە فستیڤاڵ حەل ناکرێ ئێمە 10 ساڵە 15 ساڵە کار بۆ ئەوەکەین بەروومی ئەم وڵاتە جوان بەرین بەڕێوە بەڵام زۆر بەداخەوە من لێرەوە یەکشتەڵێم ئەگەر خۆ هەر سیاسەتێ بێ بەروومی ناوازەی ئەم وڵاتە وەرنەگرێ لە منیش بەروومی لێ وەرناگرم ئەمە یەک دوو ئەگەر تۆ بتوێ ئەم هەنارە 300 هزار تەن هەنار لە ئەسنای مانگونی وەکا پێ بگا هەر خۆی بازار ڕشکێنێ جابا من هەڵسم ئەم هەنارە جوانە شازە 200 هزار تەن هەنارە با 50 هزار تەنی بکەم بەڕبەنار
چ سۆپەرمارکێتێک لە وڵاتە ئاوی فرێشی بەروبوومی کوردستان لە ناوی ئافرۆشێ بەس من بە تۆڵم چی تایە ینی بکرێ بە مەرج چۆن من یەک شتو پێڵە فەرمو دوای تەسویری کە من یەک ئەگەر هەنارێکم باتێ مامۆسابی و شێرم ئەگەر پەرداخێک هەنارم نەیە نایە خوارە و ئەلم کاتا کە تۆ چیڵی بڵێ لەو شکاوانە مامۆسا لەو شکاوانە ئایا بۆچی ئەوە نەکەم بە ئیشێک بیکەمە ناو کەمپوتۆ بیکەم بە سۆپەرمارکێتەکانە بیگەڕم فەرمو خەیار کاک ڕێبین مەجالم بە بایەک تۆز قسە بکەم چکە زۆر ناڕەحەتم فەرمو هاتووی قسەی خۆتان ئەزای چۆنە بایەکشت پێ بڵم ئێمە خەیار لەم وڵاتە ئەوەنە فەلاحی دەزڕێنینمان زۆرە زیاد لە پێویستی بەروبوومی ئەم وڵاتە ئەنجامەدا ئایا بۆچی ترشیاد لە وڵاتانەوە بێ بۆ خەیار شۆر لە وڵاتانەوە بێ بۆ من وانەکەم معمەلێ دانێم بۆ خەیارەکان لە 500,000 تەن خەیار 100 تەنی بخەمە بازار 100 تەن یەکەم بە خەیار شۆر 100 تەن یەکەم بە ترشیاد 100 تەن یەکەم بە عەمبە دوای 100 تەن یەخەمە بازار هەنارەکان بۆیە ناوی کە داوا 300 فەرمو کاک ڕێبین ئەگەر جلە شاڵەکانیشی بەمە بەر ئەمە چییە؟ یعنی گوناحە من یەک شتی پێ بڵم دەفەرمو والله هیچ وڵاتێنێکی والله بێ کورد شانازی بکە بە بەرومی کوشتتوکاڵی و فەرمو ئەوە شاڵەکانیش و خراپ کرد من نەبووم ئەوە ناڕەحەتم زانی بۆ ناڕەحەتم معقول لەو هەنارە 300 نار بکە ئەبێ ئێمە هەڵسین کاکە ڕێبین ئەو هەنارەی کە بۆ تۆ موشار لە وڵاتانە چەنەکە فەرمو زوومی کامێرەکەم بۆ بخەسەرەوە نازانم ئیشەکایان ئەوە چییە؟ یعنی گوناح نییە ئەو وڵاتە ئەو نیشتیمانە ئەوەی یعنی گوناح نییە؟ باش گلەیەکی دیکەی جوتیار و باخەوانەکان ئەوەیە کە کشتتوکاڵ سەرچاوی داهاتن نیە دەڵێن ناتوانانی پشت بە کشتتوکاڵ ببەستین دەبێت بگەڕێن بە شوێنی سەرچاوی داهاتی دیکە لای تۆش هەمان بابەتە من کشتتوکاڵ و باغداری نەبووتە سەرچاوی داهات من ئەوە ناڵێم هەر وڵاتێک کشتتوکاڵی نەبێ خۆشی نەبێ خۆتەزانی ئەمە خاوەنی دەشتێکین خاوەنی خاکێکین یابان و ئەڵمانیا و بریتانیا بە ئاواتۆن بستێ لە خاکی ئەم وڵاتە بێن بیکەن بە توێژینەوە بۆ خۆیان چکە تۆ خۆتەزانی لە وڵاتانە من چوومەتە 3-4 وڵاتی گەورە 2 مانگ بۆیە کەرتی کشتتوکاڵی بەڕێوە بەرێ ئێستا لە وڵاتی خۆمانە لەخوا بە زیابێ ئەتوانم 12 مانگە من کەرتی کشتتوکاڵ بەڕێوە بەرم ئەگەر بێتە داهاتی ئەم وڵاتە بڕوان پێ بکە لە کۆتاییەکەی نزیک بوومەتەوە کاک ئازاد ئەگەر خاڵ بە خاڵ ئێستا بەرپرسانی حکوومەت هێرمی کوردستان وزارەتی کشتتوکاڵ گویان لە تۆ بێت چیتانەوەکو جوتیار و باخەوانەکان بێگومان تۆ جوتیارێکی گوێت لێ ڕاگیرێ لایەنە بەرپرسەکان و ئەزمموی خۆ سەلمان دووتەکە دەتوانی ڕۆڵێکی گەورە و نیشتیمانی لە دابینکردنی ئاسایشی خۆراکت هەبێ چیتان پێویستە بۆی بۆتان دابین بکرێ ئەم بەرهەمە جوانانی کە ئێستا لە دەور و بەرمانان نرخیان پێ بدرێ بەڵێ من لێرەوە کاک شێخ دلێری زۆر بەڕێجیژەم ڕۆهاتە ئەم فیستیڤالە حەزەکەم ئاماژەیە بۆ پیاوە بەڕێزە بم شکە زۆر مەبەستمە لە کۆمەڵێک شوێنە باسی و پیاوە بکەم چکە منتیقەیەکی سەوز کردووە منی بان کردووە لای خۆی ئێمە خاوەنی دەستڕێنینی واین کە بڕوان پێ بکە تا زیاد لە 15 کیلۆمەتر بۆ 20 کیلۆمەتر تەنانەت نایڵێک لقی لە داربڕۆکانی ببڕێ بڕۆ و شوێنە هەر سەیرانگایەکە بۆ خۆی وە کۆمەڵی باخی جوانی پێگەنا من دەستخۆشی لەو پیاوە بە ڕێزەیەکەم بێگومانی ینی لە سەرتاسەری باشووری کوردستان کۆمەڵێک جوتیاری نمونەی زۆر بەڵێ دەست خەڵک دوورەکەوێتەوە لە ئاخرزای بۆچی دوورەکەوێتەوە کاک ڕێبین خەڵگە ڕوا ئاڵتونی دەستی ژنەکەیە فرۆشێ بەروبوومی وڵاتەکەی پێش بەرێ بەڵام سێرەکەی 12 دانەمان خزمەتی ئەم هەنارەکە کەچی ئیباتە بازار سێرەکەی پارەی حەقی حرەسەکەی دەرنایەنێ معقولە لە دنیا کیلوێ بامێ بدرێ بامی ئەم کوردستانە کیلوی بدرێ بە 500 دینار معقولە بدرێ بە 750 دینار ماوە کاک ئازاد ئەو دوو خولەکە و کوتم ئەگەر داواکاریەکان خاڵ بە خاڵ بیخەیتە ڕوو بڵێ ئێمە و جوتیار و باخەوانەکان ئەمەمان ئەوێ بۆ ئەوەی کە گرنگی بە بەرهەمی کشتتوکاڵی بین ئەم خاکە بپیتە و کەش و هەوای گونجا و جوتیارە بە ئەزمونانەمان ببنە زەیڕێک بۆ وڵات بەڵێ ئەگەر حکوومەت مەبەستی بەرومی خۆماڵی بێ ئەبێ دوو کار بکە لەسەری یەک ئەو شوێنانەی کە مەسەنیسە هەڵەبجە بە ئەنار بەناوبانگە با هەڵسم 4-5 معمەلی تیادانێم کۆمەڵێک گەنجی ئەم وڵاتە کە قوتیان لەسەری ئیشکە لە باتەوەی ئەو هەنارە بە هەناری بخەمە بازار بە 4 شێوەی خەمە سۆپەرمارکێتەکان و بازار و لە پێنجۆنیش خۆتانەزان ئەو خاکەی پێنجۆن کە ئێمە هەمانە مای شانازی تاک بە تاکی کووردە
و ئەو جوتیارە ئێمە هەمانە لە پێنجێنە مای شانازیە با هەڵسین کۆمەڵی معمەلی دۆشاوی تەماتەش لە پێنجێنە دابنین بۆ ئەوەی بە هەزارەها تەن کاتە بە پیشەسازیکردنی بەڵێ من ئەگەر وڵاتان شتم لێ وەرناگرێ کاک ڕێبین ئەمە حەزمە کرد زیاتر بواە لەبەرەوە زیاتر قسەی لەسەر بکەین ئێمە ئەگەر بمانێ ئەمە بەرین بەڕێوە ئەبێ کەرتی کۆمەڵێک کەرتی تیا دروست بکەین وەک معمەلەکان وەک ئەوەی کە ئێمە ئەتوانین بەرومی هەر کوردستان توای بەرومی عێراقیش بەکاربێنێ جایان بۆ کارێنەکەی لەسەر ئەو معمەلانە ئەو بەرومە جوانانەی پێ بکەین و ئەو هەنگوینە جوانانەی کە وەک کاک ئەحمەدی پشتدەرە هاتووە لێرە هەر بەس ئەوەی کە نمایشکردنێکی ئەو هەنگوینە جوانە خۆماڵی کوردستانیش بکەین ئێخۆوە هەموو ئەوە سەروەی حیوانێ هیچ بەشێکە لە کەرتی کوشت و کاڵی با ئەمە بە پیلان بین بۆی زۆر بە کورتی تەجروبەیەکتان هەبوو هەناری هەڵەبجەتان ناردە دەرەوە بۆ بەردەوام نەبوون ڕێگە نادرێ کێ ڕێگە نازانم ئەی من وەکو خۆم زۆریش حکوومەت یاریمی کوردستان هەوڵی داوە وە کۆمپانیەکانیش زۆریان هەوڵ داوە بەڵام ئایان نابرێ ئەوەیان منیش پرسیار لە تۆوەکەم ئایا هیچ وڵاتی هەناری تایەوە ناڕوە و من شادەیەکشم وەرگرتووە لە بریتانیا لە 96 وڵاتدەناری هەڵەبجە یەکەمی هێناوە ئایا بۆ ناڕوە ئەوەیان نازان زۆر سپاس بەڕێز ئازاد محەممەد جوتیاری نمونەیی سپاس دەکەین بۆ میوانی بووی لەگەڵمانە یواداین لایەنە پەیوەندیارەکان گوێیان لەم بابەتانە بێ بێگومان ئێمە لێرەین بەردەوام بین لە ڕووماڵەکان لە گەشتەکانی دیکەی هەواڵ بەرنامەکە گەڕێمە بۆ لای تۆ بۆ چنوور بەڵام لە گەشتەکانی دیکەی هەواڵە چەند ڕووماڵێکی دیکەی تایبەت و چەند میوانێکی دیکەشمان لەگەڵا بێت. سواز بۆ هاوکارمان ڕێبین یارەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە فیستیڤاڵی داکۆکیکردن لە بەرهەمە خۆماڵەکان یاخود بەرهەمە کشتتوکاڵەکان لەگەڵ ئێمەدابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ کاگازات کە بە جوتیارە نمونەیەکە ناسراوە سپاس بۆ تەواوی بەشداربوانی فیستیڤاڵەکە. بەڵێ خۆشویستان لە تەوەری دوای پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامە بین ئەویش وتمان گفتوگۆکردنە بێت لەسەر پرۆژە و یاخود هەڵمەتی هۆشیارکردنەوەی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا کە ئەم هەڵمەتە لەلایەن ڕێکخراوی نێودەوڵەتی جیهانی یونیسێفەوە لەگەڵ سنتەری هۆشیاری تەندروستی کوردستانە بەڕێوە دەچێت کە بە دروشمی هۆشیار بە تەندروست بە پارێزراو بە کە تایدا هۆشیاری یاخود ڕێنمایی نزیکەی 1000 کارمەندی کەرتی تەندروستی دەکرێت کە بێگومان لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەتا ئێستا چەندین کارمەندی کەرتی تەندروستی و پزیشکان دووچاری توشببوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا بوونەتەوانێت بەهۆی شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ توشببوونی ڤایرۆسی کۆرۆنا یاخود بەرکەوتوانی ڤایرۆسی کۆرۆنا کە تایدا چەند کارمەندێک یاخۆ چەند پزیشکێک بەداخەوە گیانیان لە دەستداوە لە ڕێگەی ئەم هەڵمەتەوانێ هەوڵ درراوە کە ڕێنمایی و هۆشیارکردنەوەیکی تایبەت بۆ کارمەندانی کەرتی تەندروستی و پزیشکان ئەنجام بدرێت بۆ ئەوی کە بتوانن بە شێوازێکی زانستیانە مامەڵەیەکی گونجاو لەگەڵ بەرکەوتوان و توشببوانی ڤایرۆسی کۆرۆنادا بکرێت بۆی کە لەسەر ئەم بابەتە و لەسەر هەڵمەتەکە بە شێوەیەکی گشتی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری دکتۆر کارزان ڕەفیقمان کردو کە بەڕێز یانپسپۆڕی خۆپاراستنی تەندروستی دکتۆر گیانسڵاو لێ بێ و بەیانیت باش. زۆر سپاس بە ڕێزی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەگەر هەر سەرەتا لە شێواز و میکانیزمی پرۆژەکەەوە دەست پێ بکەین بزانین ئەم پرۆژه یاخود ئەم هەڵمەتە چۆنە چی لە خۆ دەگرێت ئایا ئەم هەڵمەتە تەنها تایبەتە بە کەرتی تەندروستی یاخود بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیانیشە؟ پرۆژەکەمان تایبەت نیە بە کەرتی تەندروستی بەشی کەرتی تەندروستیە. پرۆژەکەمان لە 4 بەش پێگاتووە. یەکەم بشان ئەوە بکە باسی کرد بتێ 1000 ستافی تەندروستی تەدریب پێەکەن. ئێمە بەڕەچاوکردنی ئەو بارودۆخی کە کارمەندانی تەندروستی تایەتی وە ئەو کارانەی کە ئەیکەن ڕێژەی توشببوون زۆر بوو لە کارمەندی تەندروستی نزیک بووە لە 1000 کارمەند. ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانزانی کە تەدریبی ئۆنلاین دروست بکەینەوە بۆ کارمەندان کە ئێستا لەم کاتەدا 2 خولمان هەیە دانیشان لە کەلارە دانیشان لە سلێمانی تا ئەم دەقە نزیکەی 600 کارمەندی تەندروستیمان تەدریب پێکردووە لە ناوەندەکانی تەندروستیە. بەشێکی تری پرۆژەکەمان کاراکردنەوەی 122 هێڵی هۆتلاینەکە کە 4 ڕاوێژکاری پزیشکی مان بۆداناوە نیشە لەوانە ڕاوێژکاری کلینیکیە لەگەڵ ڕاوێژکارێکی خۆراکی لەگەڵ ڕاوێژکارێکی خۆپارێزی و ڕاوێژکارێکی نەفسیش. ئێمە ئەو کە متابعی 2400 نەخۆشی توشببوو بکات. خاڵێکی تری ئەومان هەیە خاڵێکی تر لە پرۆژەکەمان ئەوەیە کە تیمی کۆمەڵایەتی دروستکەین. تیمی کۆمەڵاتی لە سنووری سلێمانی ئێمە 6 تیممان هەیە. تیمە کۆمەڵایەتەکە ئێمە هەتیمێک بە 5 کەس پێگاتووە. مامەسایەکی دینی تایە،
کارمەندێکی کۆمەڵاتی تیان کەسایەتێکی ناوداری منتیقەکە لەگەڵ ڕاگەاندکارێکی تایە لەگەڵ ڕێکخراوەکانی تایە کارمەندێکی ڕێکخراوەکانی تایە ئەمانە بە هەمومان بەیەکەوە هەڵمەتێکی وشاری دەست پێ بکەین چکەکەم ئەوەی ئێساسمان پێکردۆک و سنتەری وشاری تەندروستی ینی ئەو خۆپارێزی ناکرێت لە ناو سنتەری سلێمانی و لە قەساو نەحەکانە بۆی ڕێژەی توشبوونمان زۆر زۆر زیادە ینی خەڵک پابەند نابێ بە پرۆژەکەەوە بە خۆپارێزیەکە. ئەم خولانی یاخود ئەم هەڵمەتی کە بەڕێزت باسی کرد تەواوی خولەکە و تەواوی پرۆژە و هەڵمەتەکە لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت بەشێکی لە ڕێ ئۆنلاینەوەی بەشێکی لە ڕێگەی فیس تو فیسەوەی ئەوەی ئۆنلاینەکان خولەکانمانە ئەوەی 122 لە ڕێگەی 122 خۆیەوەتی کە کۆنتاکتیان پێوەکەین بۆ کەسەکان متابعەیەکین تا کاتی چاک بوونەوەی. بەڵێ گرنگی ئەم خولە بۆ کارمەندانی کەرتی تەندروستی بە تایبەتی گرنگەکەی لە چیە؟ ئێمە ڕێژەی نزیکەی 1000 کارمانی تەندروستیمان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو. ئەمە ویستمان ئەو شارەی کە هەمانە لە بواری خۆپارێزیە بۆ کارمەندانی ڕوو بکەینەوە کە خۆیان چۆن پارێزن کاتێک کەسێکی توشببوویەتە ناو مرکزێکی سەحیەوە یاخودیەتە ناو خەسخانەیەکەوە چۆن خۆپارێزی بکەن. ینی ئێمە خولەکانمان لەسەر بواری خۆپارێزی کارمەندەکەیە بۆی جارێک تر توش نەبێت و یاخود ئەگەر نەخۆشێکی توش بوو هاتە لای تووشی نەگات. بەڵێ باشە دکتۆر ئەم هەڵمەتە بۆ هاوڵاتیان ئەگەر باسکەین لە ڕێگەی بروشەرەوەیە لە ڕێگەی دروستکردنی ڤیددیۆیە یاخود لە چ ڕێگەیەکەوە بۆ هاوڵات لە ڕێگەی ئێمە پێیجێکمانەیە پێیجێکە کە ئەو چەندتەر وشاری سەرپەرشتێکین بە هاوکاری ڕێکخراوی یونیسف ئەم پەیجەمان ڤیددیۆمان هەیە زۆر لێرەشەوە زۆر سپاسی کاکماهێرکەم کە هاو بەدەنگ داواکاریەکەمانەوە کە ڤیددیۆیەکی بۆ کردین و بڵاومان کردەوە لە ناو پەیجەکەمانە و بەتەماین لەگەڵ هەندێک کەسایەتی تریشە ڤیددیۆکەین بۆی لە ناو کۆمەلگا ببیندرێن کە ئەوانش خۆپارێزیەکەن. ئەمە بەشێشێتی بەشەکەی تریشی لە ڕێگەی بروشورەوەیە کە ڕێنمایی بڵاوکەینەوە هەر لە ڕێ پەیجەکەەوە لەگەڵ چەند ڤیددیۆ دروستکردنێکە کە چۆن خۆی بپارێزی کەسێک لەگەڵ نەخۆشێکە بێ توشببوویەکە بێ یاخو کەسێک لەگەڵ ناو شوێنێکی قەرباڵغا بێت چۆن خۆی پارێزێت. بڵێ باشە هەڵمەت و هۆشیارەکان بۆ هاوڵاتیان تەنها لە ڕێگەی سوۆسیال میدیا و لە ڕێگەی پەیجەکەی بەڕێستانەوەی یاخود لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیشەوە کۆنتاکتێک لە نێوانتانە هەیە کە بتوان لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنیشەوە هەڵمەتەکە لە ڕێی دەستگاکانی ڕاگەاندنیشەوە دەستمان پێکردووە ئێستا لە هەموو ڕاگەاندنەکانەوە ینی شتەکانمان بڵاوکرێتەوە بۆ نمونە لەگەلی کوردستانەوە زۆر سپاسی ئێوەکەین کە بروشورەکانی ئێمە بڵاوەکەنەوە لە پەیجەکەی خۆتانە بۆ زۆر شوێنانی زۆر ڕاگەاندەکانی تریش داوای لێکردوین کە بروشورەکان بڵاوکەینەوە ئێمە ئاساییە بەلامانە چکەکەم ئێمە بە فلتەری CDC و WHO ڕات ئەوەش بڵاوکراوەکانە ئێستا ڕات دکتۆر. بڵێ بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردوودا شێوازی هەڵەی زۆر باوبلاخ بۆ خۆپارێزیەکان لە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو ئەکرایەوە. ئەم بڵاوکراوانی بەڕێستان زانیاریەکانتان پشتان بە چ سەرچاوەیەک بەستووە؟ ئێمە پشمان بە CDC و WHO بەستووە ڕێکخراوی تەندروستی جیهانی. بەڵێ ئێمە ئەو شتانی کە لە ئێمە بڵاوکرێتەوە ئەپڕوو کراوە لەلایەن ئەوانەوە. بەڵێ ئەو لە جگە لەم پرۆژەی کە ئێستا بەڕێستان کردوتان یاخود ئەم لە ڕێگەی سنتەرەکەوانی ئەنجامتانداوە لە ماوەی ڕابردوودا لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەتا ئەم پرۆژەی ئەم جارە چ چالاکێکی ترتانە بووە تایبەت بە خۆپارێزی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا؟ ئێمە وەکو سنتەری وشاری شمان ئەوەیە کە ڕاهێنەر پێبێنین ڕاهێنە دروستکەین بۆ ناو کۆمەلگا و هەموو بوارەکانی تەندروستیە. یعنی ئێمە لە پێشتریشە بروشورمان بڵاو کردوێتەوە لە سەرەتا ئێمە نزیکەی 20,000 بە هاوکاری ڕێکخراوی تایتەن 20,000 بروشورمان بڵاو کردەوە لە سنووری سلێمانیە چۆن خۆی پارێزێ ینی ئەیراتە دەست کەسایەتی بۆی زانیاری هەبێت لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و ڕاهێنەرمان دروست کرد لە بواری چۆنیتی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ئەو ڕاهێنەرانە بۆی خوڵبکەنەوە بۆ کەسانی ئاسایی و لەگە کەسانی ئاسایی قسەکەن بۆی وشاری تەندروستی بەرز بێتەوە. بەڵێ دکتۆر هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەتا ئێستا ڕێژەی توشبووان هەڵکشان و داکشانێکی زۆری بەخۆیەوە بینیوە بەڵام لە ئێستادا وەکو دەبینرێت و باسەکرێک هەڵکشانێکی زۆری بەخۆیەوە بینیوە بەراورد بە چەند مانگی ڕابردوو ئەکرێ بڵێن هاوڵاتیان لە ئێستادا هیچ خۆیان ناپارێزن یاخود کەم تەرخەمن لە بابەتەکانی خۆپارێزی؟ بەتەکی دوایە چکێکم ئێستا بۆ نمونە بچیتە مۆڵێکەوە هەتا کەسێکە بینی ماسکێکی پێوەیە 20 کەس ماسکی پێوە نییە
ئەگەر بێت و ئەو ناوەندە ڤایرۆسایی بێ ئەو کەسە تووشی ڤایرۆسەکە بێ. بێگومان هۆکارەکەی بە بۆچوونی بەڕستان بۆچی ئەگەڕێنەوەنێ هۆکار پابەند نەبوون بڕێن ماخۆ پارێزیەکان. هۆکاری پابەند نەبوونەکە بۆ چێگەڕێتەوە؟ هۆکاری پابەند نەبوونەکە ئەگەڕێتە بۆ ئاستی وشیاری کەسەکانە. بەڵێ ئەو ڕێنمایانەی کە پێویستە کەسی توش بوو باگە لە توش بۆکەوە دەست پێ بکەین پێویستە کەسی توش بوو ئەنجامی بات پێویستە چی بکات بە تایبەت ئەو کەس ئەو توشبانی کە لە ماڵەوە و نەچوونەتە نەخۆشخانە لێ بمێنەوە. کەسێک کە توش بووە بە دوو ڕێگەت بسەلمێنێت یەکەمان لە ڕێگەی PCR لە ڕێگەی سیتیسکانەوەی ئەگەر دوو کەسە ئەو دوو فەحسەی کردیا خۆ کەسەکە فەحسێ لەوانە دەرچوو کە توشبووی ڤایرۆسەکەیە ئەبێ خۆی کرنتینکە لە ماڵەوە کە خۆی کرنتینکە لە ماڵەوە بۆ ماوەی 14 ڕۆژ فەحسێکی ترەکاتەوە بزانێ ڤایرۆسەکە لە جەستەیە ماوە یاننا گرنگترین شت بۆ ئەو کەسانی کە لە ماڵەوەن ئەوەیە کە پابەت بن بە کاتی ئیستراحەتەوە ئیستراحەت بکەن ئەو ڕێنمایانەی پزیشکی کلینیکی بۆیە بەکاری بێنێت هەرەوەنێ یعنی خەو هیچ ڕۆڵێکی هەیە لەو نەوەندەیە بەتەشیت ئیستراحەت چکەکەم ئەو 14 ڕۆژە ئەبێ ئیستراحەت کا کەسەکە بۆی سیستەمی بەرگری و پیاچوونەوەی بەخۆی بکە بۆی هێزێکی زیاتری هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە. بەڵێ باشە دکتۆر شێوازی خۆپاراستنی ئەو کەسانی کە لەگەڵ توشبوویکی ڤایرۆسی کۆرۆنا بەرکەوتەیەکان ئەگەر لە نەخۆشخانە بێ یاخود لە ماڵەوە بێ ئەوان پێویستە چۆن مامەڵە بکەن لەگەڵ بارودۆخەکە؟ ئەو کەسی کە سەرپەرشتی نەخۆشێکی توشبووەکە ئەگەر لە ماڵەوە بوو ئەبێ کە مامە دەستکێش بەکاربێنێ کاتێکە سەردانیەکە لەگەڵ هاتنە دەرەوەی بیکاتە سەرلێکی تایبەت بە فرەدانی پاشەڕۆی ئەو کەسێک کە شتەکانی ئەو شوێنەی کە تایەتی بۆ نمونە کەسێکە لە ماڵەوە توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بێت تۆ کە ئەبێت جیاکەیتەوە ژوورێکی بۆ جیاکەیتەوە خواردن و قاپ و قاچاقی خۆی جیاکەیتەوە ئەو کە تەنها یەک کەسیش سەرپەرشتی کە نەک هەموو کەسێ بچێت یعنی من چم و کەسێکی دوای منژێکی تر بچێت یەک کەس سەرپەرشتی کات ئەو کەسی سەرپەرشتیە کات ئەبێ دەمامک و دەستکێشی پێ بوو زوو دەستیشی بشوە وە لە هەمان کاتیشە زۆر گرنگ کەسی توشبوو ماسک بەکاربێنن چکەکەم ئێمە ئەبێ ئەومان لا ڕوون بێ کە ئەم ڤایرۆسە لە ڕێی درۆبلێتەوە بڵاوە بێتەوە لە ڕێی قەتراتی وردەوە کە لە ناو قسەکردن و لە کۆکە و پشمە بڵاوێکاتەوە بێتەوە کەواتە لە هەردوو حاڵەتەکەیە ئەو کەسی کە توش بووە بێ ماسک ببەستێ و کەسش کە توش نەبوو یاخود لەگەڵ کەسی توش وایە پێویستە ماسک ببەستێ بەتەشیت. بەڵێ باشە دکتۆرێکێک لە ڕێنمایەکان کە تایبەت بە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا هەر لە سەرەتاوە کە باسەکرا بەکارهێنانی دەستکێش بوو دەمامک لەگەڵ دەستشۆرین بۆ ماوەی 20 چرکە لە سەرەتاوە یانوو 20 چرکە ئێستا هیچ گۆڕانکاریەک بەسەر ڕێنمایەکەیە هاتووە خۆی 20 چرکەکە زۆر قسەی لەسەر کراوە 20 چرکە تاک و 40 چرکەیە خۆی باشتر وایە 40 چرکە بێت لەبەرەوەی کاتی زیاتر بێ بە شواردنی دەستەکە ئەنی شێوازی دەشواردن شێوازی تایبەتی خۆی هەیە نەک ئێمەشی لە شۆرێکی گەین و دەسێ بخێنە بەر ئاوکە وا بکەین نەبێ لە هەر مەحەلەیەکە نزیکەی حوت بۆ هەشت ستێپە لە هەر ستێپێکە ئەبێ 5 چرکە و پێ بچێ ستێپەکان چین هەر ستێپەکان یەکەم جار دەست بەرەو خوارەوە دانیت بیشۆیت ئاوی پێکەیت دوای سابونەشلەکەی خەیتە سەر کەف بە دەستێنیت بینی پەنجەکان نەپاگەیتەوە ئەگەر ئەڵقە مستی لە سەعات شتێک لە دەستا بوو دایکەنە بەڵێ پەنجە گەورە سەرینی نۆکەکانمان سەرینی نۆکانمان لەگەڵ مەچەکمان ینی ئەمە ئەنجابێت دەست بەرەو خواردانی کاتێکە لە مەخسەلەکە دەسە شویت ئەو ئەوکە بڕیاوتە بۆی پریشک نایاتەوە بۆ دەرەوە دوای ئەوە کلێنسێک بەلوعەکە ئەگریتەوە و دوایی بە کلێنسێکی تر دەسە مشکەکەیتەوە یاخود ئەگەر خاولێکیش بەکار بهێنرێ بەردەوام شۆرێ و زوو بکرێ بۆ بەکارهێنانی سابوونەکە یاخود هەندێک جار لە زۆر شوێنە خستول دانرێت یا بڵێ سابوونی شل هیچ جیاوازێک لە نێوانیاندا هەیە لە سابوونی شل باشترێکە بۆچی لەبەرەوەی ئەمەلیەکە کەمترەکاتەوە بۆ نمونە تۆ سابوونێکی ڕق بەکاریە نیکەفی پێێنیت ئەبدیسانەوە سابوونەوە بخەیتەوە شوێنی خۆی بێگومان ڕەنگە دوای ئەوە کەسێک تر دوای ئەوە کەسێک تر ئەگەر دەستی تۆ بەکتریا ڤایرۆسێکی پێوە بێ بە سابوونەکە لەواچە بمێنێت یاخو بۆش قاعدی سابوونەکە بمێنێتەوە کاتێک کەفەکەی پێوەیە بەس سابوونیشە یەک جار بەکارێنیت و بەرەو خوارەوە دەستش بەڵێ باشە دکتۆر ئەو کەسانەی کە توشبووی ڤایرۆسەکەن پێویستە چۆن مامەڵە لەگەڵ جلوبەرگیانە بکرێت یاخود مامەڵە لەگەڵ ئەو کەلوپەلانەیە بکرێت کە توشبووەکە بەکارێهێنێت ئەبێ بە ئاوی گەرم بشۆرێت بۆی ڤایرۆسەکە لە ناوچێت کەلوپەلەکان ئەبێت جیاکرێتەوە کەسێک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بە ئەو
قاپ و قاچاقی کە خۆی هەیەی خواردنی پێخوا جیا بێت و بە تاقیمکرێ ئەنجا بەکاربێنرێتەوە. بەڵێ جگە لە بەکارهێنانی جێڵ و جێڵی دەست و سپرا هیچ مادەیەکی تر هەیە کە بتوانێت جێگرەوەی جێڵ و سپراکە بێت؟ بەتەشید بۆ ڕوونکردنەوە کلۆرمان هەیە کە 0.05 ڕوونەکەیتەوە بۆ لەگەڵ ئاوا تاقیمێتوانی پێ بکەیت بە ڕێژەی یان لە سا 0 و سا 5. شێوازی گرتنەوەکەی چۆنە یاخود پێویستە چۆن بکرێت؟ بۆ نمونە 0.5 ئەەکەیتە ناو ڕێژەیەک دەبێ ئاوە ئەگەر بە قیاس بکەین بە پەرداخ بۆ نمونە بە پیاڵە ئەو 0.5 چەنەکات؟ زۆر کەمەکات ینی تۆ نابێ بە خستی کلۆر کەوچکی چێشتا کەوچکی چێش خۆی 5 ملە ینی ئەگە ئەف 15 ملە ئەین 15 میلیگرامە ینی لە کەوچکی چا 5 میلیگرامە بەڵام لەو کەمتریشە بێت ینی زۆر لەو کەمتر ڕێژەکەمە بەرامبەر چەندێک ئەو یەکلیتر؟ بەڵێ باشە. شێوازی گونجاو بۆ شۆردنەوەی سەوزۆمی و ئەو خواردنانی کە لە دەرەوە لە بازار و مارکێتەکانە ئەکردرێتەوە برێتە ماڵەوە پێویستە چۆن مامەڵی لەگەڵ بکرێت؟ باشترینشی دەوەی سەوزەکە لەنا ئاوا بمێنێتەوە ئەو مادەی پاکشکەروانی کە بەکارهێنرێت بۆ پاکشکردنەوەی سەوزۆمیوە بەکاربهێنرێت بۆ ئەوەی کەسێک ئەگەر پژمی بێ بەسەریە یاخود کۆشی بێ بەسەریە ڤایرۆسەکە لەسەر سەوزە بێ میوە بێهشتێ بێت بۆ ئەوەی ڤایرۆسەکە بکوژێت و کەسەکە نەخوات. بەکارهێنانی مادەی پەرمانگەناتەوانە سوودی هەیە؟ بەتەشی تەر بەڕێژەی خۆی سوودی هەیە. بەڵێ ئەی فاست نابێت بۆ سەوزە بۆ سەوزە میوەنا بۆ دەشۆرین لە سەرەتایك بڵاوبوونەی ڤایرۆسەکە فاست بەس بۆ پاکردنەوەی و تاقیمات دەبێت بۆ نمونە بۆ کەلوپەل ئەبێت تەنهای بۆ دەست نابێت؟ بۆ دەست نابێت فاست دەبەرەوەی ئەگەر ڕوونیش بکرێتەوە سووتێنێ ئەگەر ڕوونیش بکرێتەوە هەر ناتوانرێت؟ بەڵێ ئەگەر ڕوونیش بکرێتەوەوانی هەروەکو کلۆرەکە کەوتە ڕێژەوەڵات بەپێی هینی CDC و WHO بێ فاست بەکار نایێنێ بە پاکردنەوەی دەست. حولمان هەیە کە بۆ پاکردنەوەی دەست بەکارهێنرێت لە سا 70 بێ چکەکەم بۆی پێس حساسیتی پێنەکە. بەڵێ دەستەکانە خۆشمە. دکتۆر گیان سپاس دوا ڕێنمایی بەڕێزت بۆ وڵاتیان بۆ کارمەندانی کەتی تەندروستی بۆ خوێندکارانی قۆناغی 12 شەکەر. وەڵی من بەپێی پرۆژەکەمان ئێمە پێویستمان بۆ یە کە خەڵک پابند بێ بە ڕێنمایەکانی تەندروستی ئەم حملەی کە کردوشمانە بۆ شارکردنەوەی خەڵکی یاسایی کۆمەلگاکە و لەگەڵ کارمەندانی تەندروستیایە بە پێویستە زانم لەم کاتەیە ینی وەکو سنتەری وشیاری هەر کەسێک ویستی بەڕاوێژ بێت ئێمە لە ڕێی 122 هەر نەخۆشێک ویستی ئەتوانێت پەیوەندی بە 122کە ئێمە چوار ڕاوێژ کارمان لەگەڵ تیمەکەی 122 داناوە بۆ ڕاوێژکردن بە ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. بەڵێ هەر ئەوە نێ و ئێمە سپاسی ئێوەکەین لە کەناڵەکەی ئێوە شاوکارمان بێ لەگەڵمانە. سپاس بۆ بەڕێزیشتان. پرسیارکردن یا ڕێنماییکردنی هاوڵاتیان لە ڕووی دەرونیەوە تا چەند گرنگە؟ ڕێزت باست کرد کەوتت یەکێک لە پرۆژەکانتان ئەوەیە؟ یەکێک لە ڕاوێژکارەکانمان بڵێ ماستەری هەیە لە بواری دەرونیە بەڵێ ڕاوێژکارێکمان ئەوەیە و ئیش لەسەر وشارکردنەوەی کەسێکە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو کە ئەوش لە ڕێگەی 122 بێت. دەستەکانە خۆش بێت دکتۆریان زۆر سپاس مادومان کردی. زۆر سپاس بۆ دکتۆر کارزان ڕەفیق کە بەڕێزیان پسپۆری خۆپاراستنی تەندروستین و لە بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون. بەڵێ خۆشەویستان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای پەیامنێرمان کاروان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکانی شاری کۆیە چین بە ئێمە بە بینەرانی بگەینیت. بەڵێ چنوور بەیانی و بینێرانی کەناڵی گەلی کوردستان باش هەڵبەتە من دەمەوێت لەوە دەست پێکەم لە ئێستاە دەرگای زانکۆی کۆیە بەڕووی خوێنکارانی خۆی داکراوەتەوە جگە لە قۆناغی یەک نەبێت کە ئەوان جارێک ماوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە ناویان بگەڕێتەوە دوای ئەوەی کە دەسەڵات درا بە سەرۆکاتی زانکۆکان زانکۆکۆیە بەڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ بەشەکانیدا گەیشتنەوە ئەنجامێکەوە دەرگای زانکۆکان بەڕووی سێ قۆناغدا بکەنەوە قۆناغی 2 3 و 4 ئەلێستا دەرگای زانکۆ بەڕووی خوێنکاراندا کراوەتەوە و خوێنکارانشیکەوە لە دەرەوەی شارەکانی
کۆیە بوون شاری کۆیە بوون گەڕاونەتەوە بەشە ناوخۆیەکان و بەردامن لە سەر خوێندنیخوان لەگەڵ پەیمانگای تەکنیکی و پەیمانگای هونەر جوانەکانیش بە هەمان شێوە و شەشی دوانزەی ئامادەیش بە هەمان شێوە خوێندن دەستی پێ کردوتەوە و من جگەلەوە دامەوێت زیاتر باس لە ئەوە بکەم کە لە ئێستاە بە شێوەیەکی بەربڵاو ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری قەزای کۆیە بڵاو بۆتەوە و تیمەکانی تەندروستی دەستیان کردووە بە هەڵمەتێکی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە ڕێگەی ناوەندوو و مەڵبەندە تەندروستیەکانی سەربا بەڕێبەراتی گشتی تەندروستی کۆیەوە بۆیکەوە کەمترین توش بوو یان کەمترین زیان لێکەوتوی ئەو ڤایرۆسا بگرێتەوە و لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە لەگەڵ بەرپرسانی تەندروستی و لەگەڵ بەڕێبەری کارژێڕی سەنتەری مات قسەمان کردووە ئەو مەترسی گەورەی لەسەر تەشەنەسەندنی ڤایرۆسەکە بڵاو کردێتەوە لە هەمان کاتیشدا زۆر پێزانینی هەبوو بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلەیمانی کە هاوکاری جددیانن لە دابینکردنی ئۆکسجین کە ئەمە دیارە کۆیە لە ڕووی قەزاییەوە سەر بە پارێزگای هەولێرە بەڵام دیارە وەک پێویست ئەوەن کە خۆیان ئاماژەیان پێکرد هاوکاری ناکرێن لە ڕووی دابینکردنی ئۆکسجین وە پێداویستی پزیشکیەوە دەمێ باز لە شتێکی کەش بم بکەم سەبارەت بە ڕێگاوبان لە ماوەی ڕابردوو لە چەند هەفتەی ڕابردوو دەستکرا بە قیرتاوکردنی ڕێگای گوندی قۆریتان کە ئەمە لە بەرنامە بە پێی خشتۆپلانێکی قایمقامەتی قەزای کۆیە کە بەرنامەی بۆ داناوە ئەو ئێمە کە لێدوانمان لێوەرگرتووە قسەمان لێوەرگرتووە قایمقامی قەزای کۆیە ڕایگەیاندووە ئەوان بە پێی نووسراوێت کە ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە و ڕێگاوی ئەو گوندانی کەەوە تا ئێستا قیرتاویان بۆ نەچوە قیر دەکرێن و ڕێگای ئەو گوندەی کاوە باسم کرد قۆریتانە قیرکراوە کە خاوەن شەهید و قوربانیشی زۆرە لە شۆڕشی نوێی گەلەکەمانەوە دو تەوەر من دەمێ باس لەوە بکەم لە ئەم شوێنی کە من لێ ڕاوەستاوم ئێرە بڵین شوێنێکە کە سێتاقانی چوارتاقانی کۆی پێ دەڵێن ئەم تاقا کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1920 کە لەو کاتەوە دروست کراوە ئەم شوێنە بەکار هاتووە بە مەبەستی کاروانسەرای ڕێبواران کە ئەو کاروان مچیانەی هاتوون لە دەواازەکانی شاری کۆیەوە پێی ئەو زانیارەی کە مێژوو نووسان باسی دەکەن لە دەواازەکانی شاری کۆیە سێ دانەی لەم شێوەیە هەبووە لە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کۆیە ئەم چوارتاقانە هەبووە بە مەبەستیەوەی کەوا گەشتیارن هاتوون لێرە کاروانەکانیان داناوە و ئیسراحەتیان کردووە 4 کوپی ئاو خواردنەوەی لێبووە بۆی کەوا هەم پشتویەک بدەن و دوایی دەست بە گەشتەکان بکەن و لەکوێ هاتوونەوە بە هەمان شێوە بگەڕێنەوە ئەو شوێنەی کەوا بۆ شاری کۆیە داخلبوون لە ساڵی وەکو ئاماژەم پێکرد لە ساڵی 1920 لە کۆیە دروست کراوە و ئەو پێکاتەی کە لە دروستکردنی ئەم تاقانە دروست کراوە لە قسڵ و بەرد و گەچ دروست کراوە بەڵێ سنوور ئەمە زانیاریەکانی ڕۆژ بوون ئەگەر تۆ شتێکت هەبێ لەسەر شاری کۆیە من دەگەڕێمە لایەوە. سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بە شەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانە بە ئومێدی لە ساڵی تەندروستێکی باش بۆ تەواوی هاوڵاتیانی کۆی خۆشەویست. بەڵێ خۆشەویستان لە کۆتاتەوەری پرۆگرامی ئەمڕۆمانە لەگەڵتان بەردەوامین، ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر دانانی بەردی بناغی یاریگای نێودەوڵەتی سلێمانی کە بڕیار وایە ئەمڕۆ بەردی بناغی ئەو یاریگای لە شاری سلێمانیدا دابنێ کە بێگومان ئەمە ئەم دروستکردنی ئەم یاریگایە ئەوە دەسەرمێنێ کە گرنگێکی زۆر بە بواری وەرزش دراوە لە کوردستان و لە شاری سلێمانیشدا بە تایبەتی کە ئەم یاریگایە خو دروستکردنی یاریگایەکی لەم شێوەیە بێگومان خەونی هەموو وەرزشکاران بۆ لە هەرێمی کوردستاندا و لە شاری سلێمانیش بە تایبەتی بۆی کە لەسەر ئەم بابەتە و لەسەر دانانی بەردی بناغی ئەم یاریگایە گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری شێرکۆ کەمالمان کردووە کە بەڕێزیان سکرتێری یانی وەرزشی نەورۆزن. کاک شێرکۆ سڵاو لێبێ و بەیانیت باش. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت. کاک شێرکۆگەل لەوە دەست پێ بکەین دروستکردنی یاریگایەکی نێودەوڵەتی لەم شێوەیە لە شاری سلێمانی کە خەونی وەرزشکاران بۆ هەروەکو لە پێشێکەکەشە ئاماژەم پێکرد ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە و هەنگاوێکی گەورەیە لە بواری وەرزشیدا. خۆی لە سەرەتادا پرۆژەیەکی گەورەیە، پرۆژێکی باشە چونکی با درێژایی هاتنی وەرزش بۆ ناو شاری سلێمانی یاریگایەکی وا لەم شێوەیە نەکراوەتەوە
یاریگایکی نێودەوڵەتیە هەموو ئەو ماسەفاتانی تایە کە لە عالەمە ئەو یاریگانە یاریتیا ئەکرێ ئەڵبەتە یاریگاکەش تایبەتە بەیانی وەرزشی نەورۆز یانی وەرزشی نەورۆز هەڵسێ بە لەسەر ئەچی خۆی بۆ دروستکردنی ئەو یاریگایە و هەروەها ئەو یاریگایە ئەتوانرێ هەموو شاری سلێمانی لە کاتی پێویستە سوودی لێ ببینێ. بەڵێ ئەو شوێنەی کە تەرخان کراوە بۆ یاریگاکە تا چەند گونجاوە؟ بەڕای من جێگاکەی گونجاوە چونکی خۆ دەزانی ئێستا هاتوچۆ بە پێ نییە خەڵک بۆ دوورترین جێگا توانێت بە ئاسانی بکە جێگاکەش لە بینی بەکرە زۆرای ماجید ماڵەوەیە ئیتر ئەوە جێگایکی باشە گونجاوە و نزیکیشە. بەڵێ تەنها یاریگا ئەبێت کاک شێرکۆ یاخود ئەکرێتە کۆمەلگایەکی وەرزشی هەروەکو کۆمەلگای وەرزشی شەعب لە بەخان. وڵی خۆ دەزانی ئێستا زوروفی مادە و پارە چۆنە ئینسانە بە بەجێرەی بەڕێ خۆی قاچی ڕاجیشەوەی کە ئێمە لەتوانە ئەو دەسەڵاتمانە ئێستا لەم کاتا ئەتوانین ئەو یاریگایە دروستکەین ئەو یاریگایشکەوە یاری فوتبۆلی تیاکرێت و هیوادارم لە ئایندا ئەگەر بێت و حکوومەت هاوکارمان بێەوە زیاتر بڵین زەوی مامباتیان بۆی بکرێ بتوانین مەسەلەن شتی تری تایبەتە بە باسکە بێ یا شتی تر بێ بتوانین تیا بکەین. بەڵێ باشە کاک شێرکۆ دروستکردنی یاریگایەکی لەو شێوەیە بێگومان بودجەیەکی زۆری ئەوێت کێ هاوکارتانە لە دروستکردنی ئەم یاریگای کێ پاڵپشتانە؟ وڵاوی ڕاستی بێ حکوومەت هاوکارمان نییە ئێمە لەسەر بۆینی خۆمان ئەیکەن یانی وەرزشی نەورۆز و باوەکاری سەرۆکی یانە کاگلاون ئێمە ئەتوانین ئەو یاریگایە دروستکەین. بەڵێ کەسێکی دیاریکراو هەیە هاوکارتان بێت یاخودنە؟ نەخێر نەم پێم نەوتی لەسەر ئەچیانی وەرزشی نەورۆز و سەرۆکیانەیە. بەڵێ باشە بەپێی ئەو پلانانە و بەپێی ئەو ڕێگایانە بێ کە ئێوە ئێستا گرتوتانەتە بەر بەنیازنە دوای ئەم هەنگاوە هیچ چالاکیەکانتان فراوانکەن؟ هەڵبەتە تۆمۆحی خۆتت هەیە وردە بەرەو پێش ئێمە بەڵێ هیوادارین کە بتوانین زیاتر خزمەت بە جۆری وەرزشەکانی تر بکەین جگە لە فوتبۆڵ. بەڵێ لە سەرەتادا بەڕێزت ئاماژت پێکە کە ئەم یاریگایە تایبەتە بەیانی نەورۆز تایبەت ئەبێت بە ینی نەورۆز یاخود بۆ تەواوی وەرزشکارانە و تەواوی خەڵکی سلێمانیشە. من وەکو پێم وتی هەموو یانەیەک ئەبێ یاریگای خۆی هەبێ لە دنیاە وایە ئێمەش وەکو یانی وەرزشی نەورۆز کە تاسە یاریگایکی بۆ شێمان نەبوو بیرمان لەوە کردووە کە یاریگای خۆمان بە هەڵبەتە کە ئەو یاریگایەتەوە بوو خۆ ئێمە هاوکاری هەموو یارەکانی تریژە بین هاوکاری ئەوە بین مەسەلە بۆ نمونە یاریەکە کرێت لە هەڵبژاردەی عێراق لەگەڵ جێگایشتر یان ئەڵێن ئێمە لەو یاریگای یاریەکەین کراوەیە یا نادێکی تر پێویستی پێبێ کراوەیە. کەواتە تەنها مەرج نییە یانی نەورۆز خۆی یاریتیا پێم وتم ئێمە هاوکارە بین ئێمە هاوکاری هەموو وەرزشێک هەموو یانەیەکە بین. بەڵێ شێوازی دروستکردنەکەی چۆنە لە ئێستادا هیچ بەرچاوڕوونیەکتان هەیە شێوازەکەی چۆنە ئایا تا چەند بە شێوەیەکی مۆدێرن دروست دەکرێت؟ بەڵێ یاریگاکە بە شێوەیەکی مۆدێرن دروست دەکرێت ئێمە سوودمان وەرگرتو لەو یاریگایانەی لەم چەند ساڵی ئاخریکەوە دروستکراوە بە تایبەتی لە ئینگلتەرا ئێمە هەستاوین لەوێ نمونەمان هێناوە و یاریگاکەش هەرچەنە یاریگاکە مەسەلەن جێگای 50,000 و 6,000 کەس نییە نزیکەی 12,000 کەسێکە گرێ بەڵام شێوەیەکی بچووکەرەوەی وەکو چۆنەڵێن یانی وەرزشی لیڤەرپۆڵ یاریگاکەی چۆنە ئێمە لەسەر هینی ئەو وەرمان گرتووە بەڵام بچووکتر و لەگەڵ ئەوە شاکە ئێمە بیریشمان لەوە کردوتەوە بۆ ئایندە بە شێوەیە یاریگاکە دروست دەکرێت بۆ ئایندەکە بتوانین تەوەسعی پێ بکەین گەورەتری پێ بکەین بۆی زیاتر خەڵک بگرێت. مەساحەکەی هیچ دیاری کراوە یاخود ناجارێ خۆی مەساحەکەی تاکو ئێستا هەمووی بینەکان 35,000 متر چارگۆشیە 35,000 متر 35 بەڵام خۆی تاان یاریگاکە کەمتری دیارە مەسەرەن درێژایی ساحێکە یاریتیاکەی 100 مترە پاناکە 5 متر جێگای دانیشتنی جێگای ئەملای ئەوانەی بەڵێ هیچ پلانی ترتان هەیە کە پرۆژە وەرزشیەکان لە داهاتوودا پەرە پێ بن و گەورەتریکە وەکو یانەکەش بە تایبەتی هەم کەسێوتم هەیە ئێمەش ئەوەمان هەیە هەڵبەتە ئێمە هەنگاوی یەکەمەکە ئینین ئەو یاریگایە دروست دەکەین دوایەوە باسکەیە شتی تریە ئێمە هەڵبەسەر بۆ نمونە ئێمە تیپ باسکە سواریمان هەیە
گرنگیی هەڵمان پیاوە باسکە سواری کچان پاڵەوانی هەموو عێراقن و توانیوانە لە دەرەوەی وڵاتی ژیاری بکەن ئێمە چەند یاریزانی کشتان تریژی جۆرا جۆر دروستکەین کاکشێرکۆ چەند یاریزانی کشتان هەیە بڵێ چەند یاریزانی کشتان هەیە وڵڵا نزیکەی حوت هەشتێکن ئەمە تەنها لە پاسکیل سواریە یاخود لەوانی تریشە تەنها لە پاسکیل سواریە پاسی سواریە بەڵام یاریکردی یاریزانمان هەیە مینی پێشکەوتوانی فوتبۆڵە هیلاوانە هی تاسا پێکەشتوارە هینی لەو بابەتێتر بە گوێری تەمەن چەند یاری لە ینی وەرزشی سلێمانیا ئەنجام ئەدرێ یاخود لە چەند یاریە لە چەند بارە یاریەکەن یانی نەورۆز ئێمە لەو کاتا بۆکوی پێمەتی بەس تۆپی پێمان هەیە لەگەڵ پاسکی سواری کچان تۆپی پێ و بەڵێ لەم کاتا ینی ئێمە تواناکەمان لەم کاتا هەرەوەنەیە خۆ دەزانی ماوەکی زۆرە ئەو قەیرانی دایرەیە تاچی کردوتە سەر هەموو شتێک یەشێ لەوانە وەرزش وەرزش پارێکی ئەچێ کەواتە خەتای قەیرانی داراییە کە بڵێ بەشێکی ئەوە گرێتەوە بڵێ باشە کاک شێرکۆ لە ئێستادا یانەی نەورۆز خاوەنی هەوادارێکی زۆر باشە ئێوە چیتان هەیە وەکو ئیدارەی یانەکە چیتان هەیە یاخود چی بەڵێنێک بە هاندەرانتانێن کە بتوانن لە پاڵەوانێتەکان ڕکابەری بکەن وڵی ئێمە نەکەر ئێمە هەموو یانەیە هەوری ئەوەیە پلەی گەورە و پێشکەوتوو بەدەستێنێ ئێمەش هەوڵمانەوەی بەڕاستی دەستەی ئیدارەمان هەوڵێکی زۆر ئەیا جارێ لەم کاتەها کەوا تیپی تۆپی پێکەمانەکە چند بەرەو پێشەوە بڕاو زیاتر بڕوە ئەوش بۆ نمونە ئێمە لە هەموو تەمەنەکانە لە فوتبۆڵە هینمان هەیە یاریزانمان هەیە جا لەبەرەوە تۆ هەوڵی ئەوە کەوا زیاتر ئەمە منافسەیە تۆ یەکەم بی لە هەموو شتێکە بەدڵنیە لە چ تەمەنێکەوانەیە کەسێک ئەگەر بێت یاریزان یاخۆی بێتە ناو یانی نەورۆزۆ لە چ تەمەنێکەوە توانێ بێت خۆی تۆ فێربوونی یاری بە تەمەن هەیە ئەبێت لە مناڵیەوە تۆ فێربی مناڵ مەسەن ئەشمال هەیە ناشئین هەیە لاوان هەیە اینجا پێشکەوتوان هەیە تۆ کە بتەوێ فێری هەر یاریێک بێ لە مناڵیەوە دەست پێ بکەین لە وڵاتی ئێمە کە وەکو وڵاتانی تر نییە بۆکو ئەوروپانیە ئێمە ئەوان ئەو توانایەمان نییە بەڕای من لە 10 ساڵیەوە دەست بۆ وەرزشکەی گونجاوە بەڵێ فێرگەی تایبەتان هەیە بە مناڵان دروستە فێرگەی تایبەت بە مناڵان ئێمە یاریگامان هەیە یاریگای فوتبۆڵمان هەیە پاسکریش یاریگای ناوێت لەسەر جادا باشە تا چەند پشتان بە تیپەمیلیەکان بەستووە ئێمە ڕاهێنەرمان هەیە ئەو ڕاهێنەرانی ئێمە هەڵبەتە ئەگەڕێن ئەبینن یاریزانێکەوە مەسەلەن مەوهوب بە شتێکی نیتیا هەیە ئەگەر بەستە تیپەمیلەکانە کە بزانێ ئەم یاریزانە تەمەنی گونجاوە بەرەو پێشەوە ئەڕوا بانی کاکە بۆ تیپەکانمان یاری بکەن یاریزانەکە خۆیان نیەن داواکەن لە یانەکە یاخود یانەکە خۆی ئەڕات بە دوایە و ڕاهێنەرەکان ئەو دەورە ئەبینن بە تایبەتی ڕاهێنەری لاوان و خوار ئەوانەوە زیاتر بەڵام بۆکو پێشکەوتوان تا حدێک چونکی یاریزانی ئامادەکراوی ئەوێت بەڵێ ڕاهێنەرەکانتان سەررجەمیان کوردن یاخۆت بیانیشی تایە ڕاهێنەکەمان کوردە کوردی سووریایە لێرەیە کوردە و وەختی خۆی یاریزانێکی باشی هەڵبژاردی سووریا بۆ ینی خیبرێکی تەواوی هەیە و ڕاهێنەرێکی باشە و پارتوانی ئەنجامێکی زۆر باش بەدەستێنێ چەند ڕاهێنەرتان هەیە کاکشێرکۆ لە تیپی فوتبۆڵە بێ پێشکەوتوانە هەربەتە ڕاهێنەرێکە یاری دەدەری ڕاهێنەری گۆڵچیە سەرپەرشتیاری تیپەکەشدا لاوانی شار هەمان شێوەیە ئەوانی تریش یانەکەتان بەشداری هیچ خولێکی پاڵانەتی عێراقیەکات بەڵێ ئەم ساڵ بەتەمان لە خولی دەرەجەیەکی عێراق بەشدار بین و نووسراویشمان کردووە و بەشداری جەبین و لەگەڵەوەشا لەم بینەشا لە پاڵانەتی جامی عێراقشە بەشداریەکە هیچ یاریزانێکی پیشەگەری ئەخەنە ناو خولەکەوانەیە ناو یارەکە یاخود پێش بە یاریزانە کوردەکانە وڵای بەشی زۆری ئێمە یاریزانی خۆماڵیە ناو خۆمانە بەڵام دوو یاریزانیش تا ئێستا یەک یاریزانمان هەیە خەڵکی کۆتیڤوارە ئەو یاریزانێکە ناومانە پاریژ لەگەڵمان بوو یاریزانێکی لێ هاتوو چاکە بەڵێ باشە ئەی عەرەب عەرەبمان نیە تا ئێستا بۆچی وڵای من پێ دەڵێم خۆ
ئێمە هەوڵتانەوە زیاتر ڕاهێنەرە کوردەکان و یاریزانە کوردەکان بەرەو پێشەوە بڕۆن یاخۆینە کوردەکان ئەوانی کە هەمانە یاریزانی چاکە باش پێویستیمان بەوە نەبوو تا ئێستا باشتر دەستەکانە خۆش بێ کاکی شێرکۆ ئەمێ پرسیارێک لەسەر ڕۆڵی کاکلاوەڕ کەم زانم کاکلاوەر تا چەند هاوکاری ینی نەورۆز و وەرزشکارانی ناویانی نەورۆزە بە تایبەتی خۆم پێشتر پێم وتی باش کە ئەو یاریگایەمان دروست کردو یاریگایەکە بڵێ ینی وەرزشی نەورۆزە بەڵام بە هاوکاری ئەو وەڵای تەخسیری نەکردووە بۆ زۆریش ینی ئەوەی کە ئێمە ویستمانە پێویستمانە عبوری کردو لەم کاتی قەیرانی دارایی شابەتای وڵام من حەز دەکەم لە بیرم نەچێتەوە ئیشارەت بم بۆ هەڵبەتە ئێمە 2 ساڵ زیاتر لە خەریکی ئەو پارچە ئەرزین کە وەرمان کردووە کە بیکەین بۆ یاریگایە من لێرەوە وەکو شخصی خۆم زۆر سپاسی کاک هێرش هەورامی یەکەم کە جێگیری سەرۆکی نادیە 2 ساڵە ماندوو بووە خەریکە هەتا کۆتوانیەتی ئەو ئەرزە دابینکە بۆ ینی وەرزشی نەورۆز ئۆ پێی ماندوو بووە من هیوای سەرکەوتنی بۆ خوازم وەکو شێرکۆی کەمالبەت زۆر سپاسیەکات زۆر باشە کاک شێرکۆمێ پرسیارێکیش لەسەر ڤایرۆسی کۆرۆناکە بزان ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە لەسەر چالاکی وەرزشەکانی یانی نەورۆز وەڵی ئەوە پارکە ئێمە لە ناو خولی هەرێمی کوردستانە بووین کە ئەو ڤایرۆسە بڵاو بووە و هەڵبەتە پێشەنجی هەموو یانەکان بووین ئێمە ڕاجیرە ئەوە تەسیرێکی مباشیری هەبوو چەند مانگ ڕاجیرەوە ئەو ڕاکردنە وڵای بوو بەهۆی ئەوەیەوە ئەو خولە تەواو نەکرێت تاسیری مباشیری هەیە بەڵام لەگەڵەوەسا ئێمە هەڵبەتە هەموو ڕۆژانە جێگاشمان بۆ یاریزانەکانمان دابین کردووە بۆ نووسنیان ئەوانی کەوا خەڵکی ساری سلێمانی نین و ئامۆژگاریشانەکەین کەوا خۆیان بپارێزن و دوور بنە لە کاتی هیچ توشبوویەک هەبووە لە ناو یاریزانەکانە هیچ توشبوویەکی ڤایرۆسەکە بۆ لە ناو یاریزانەکان ئینشاءڵڵا ناشبێت باشە کاک شێرکۆ یاریزانەکان تا چەند لە بڵێ ئەم ڤایرۆسی کۆرۆنا تا چەند لە ئاست و لە توانە یاریزانەکانی کەم کردبەوە ئەو ماوەیە کە دابڕابوون خۆی یەک شتە هەیە با پێ بڵم تۆ بە تایبەتی هەموو وەرزشێک ڕاهێنانی ئەوێ ڕاهێنانی ڕۆژانەی ئەوێ ڕۆژانی ئەوێ مەسەلە لەسەر و هەموویانەوە لیاقەیە ینی ڕاکردنە بەردەوامی ئەوێ ئەگەر ئەوە نەبێت تۆ مەسەلە بۆ نمونە تۆ دابنیشی 2 مانگ 3 مانگ قەڵەو ئەبی ئەو توانایان نامێنێ هەڵبەتە تاسیرێکی زۆریشی هەبوو بۆ ئەو ماوەیە وەسەر یاریزانەکانەوە دابڕابوون لە مەشقکردن کەواتە ڕاهێنەرەکان زیاتر ماندوو بوون یاخود زیاتر هەوڵیان نابەوەی کە ئاستی یاریزانەکان بگەێنەوە ئاستی پێشویان ئێمە هەڵبەتە ئەوە ماوەیەکی ئەوێ تاکوێنەوە سەر لەوانەیە چ ڕۆژی بوێ 30 ڕۆژی بوێ چونکی ئەبێت تۆ مەشق ڕاهێنان بکەی یەکەم بۆی ئەو گۆشتە زیایی کە پیا کردو دایبنێ ئەو ڕاکردنە مەسەرەن تۆ خێراتر بۆ نمونە مەسەرەن تۆ پێشەوەی کەوا تووشی ئەوە بی چاک ڕاو کردووە ئێستا کە تۆ قەڵەو بووی کەمتر ڕائەکەی زیاتر هیلاگەبی ئەبێت تۆ مەشق و ڕاهێنانی خۆ بکەی بۆ ئەوەی بیتەوە باخی دۆخی کەواتە ئەرکەکە زیاتر ئەکەوێتەوە سەر وەرزشکارەکە بڵێ یاریزانەکە خۆی یاکەوێتەوە سەر ڕاهێنەرەکە هەڵبەتە هەردوو لە چونکی ڕاهێنەرەکە ڕاهێنەر بەرنامەی بۆ دانێ بەرنامەی تەمرینی بۆ داهێنێ یاریزانیش ئەبێ جێبەجێ بکە لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنا کە بە ڕێزیشتاوتان ماوەیەک ڕاگیرا کەی دەستان کردەوە بە کار و چالاکیەکانتان وەکو یانەی نەورۆز ئەمە بۆ 2 هەفتاجە 2 هەفتا بێت بەڵێ لە کۆتاییە هیچ شتێک ماوە کە بە ڕێستانتانێ ئاماژە پێ بکەن کاک شێرکۆ شتێک کە باسمان نەکردێ بە ڕێزت پێت خۆش بە باسی کەیت وەڵاهی من شتێک وەکو بیلەیەک لە حکوومەت ئەوەیەکەوە ئەبواە لە هەموو شارەکان بە تایبەتی لە پارێزگاکان لە بیریانەوە بکردایەوە کەوا بێ یاریگایکی نێودەوڵەتی هەبێ کە سەر بە هیچ یانەیەک نەبێ سەر بە حکومەت خۆی بێ حکومەت خۆی بێ جاری وایە مەسەلەن تۆ هەر ئەو یاریگایە کە حکومەتی کاتەوە جۆری یاریزانی مەسەلەن بڵێن ساحە مەیدانیشی تیا بکرێت بەڵێ ئەو جۆرە یاریانە
ئەبێ حکوومەت بیلەوە ئەمە گەڕێتەوە بۆ قەیرانی دارایی یاخود دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی حکوومەت قەیرانی دایری چەند داراییەوە مەسەڵ 2 ساڵە دەستی پێکرد بەڵام لەوە پێش قەیران نەبوو کەم تەرخەمی حکوومەت کەم تەرخەمە هەڵبەتە یعنی من هیوادارم پەرلەمان و حکوومەت گرنگی بە وەرزش بدە ڕۆژێ باسی من نەمبیستۆ ڕۆژێ لە ڕۆژان لە ناو پەرلەمانە باسی وەرزش کرد دەستەکانە خۆش بێ کاک شێرکۆ زۆر سوپاس مادومان کردی زۆر سوپاس بۆ شێرکۆ کەمال کە بەڕێزیان سکرتێری یانی وەرزشی نەورۆزن کە لەم بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون بەڵێ خۆشیستان بە یارمەتی هاوکارانن تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینەوە با کۆمەڵێ بڕگۆ بابەتی نەوە پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاستوو دەبێت